بەناوی خی گەورە و مێرەبان سڵاوی خی گەورەتان لێ بێم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵین کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازەوە بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سود و ڕەزامەندی ئەوەی عزیز و خۆشەویست بێت. سڵاوی خواتان لێبێ بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی ئێمەتان پێشکەش بێ لەگەڵ هاوکارم شەیدا ئەڵڵاکەرەم ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین. ومێدەکەین بڕگە و بابەتی ئەم ڕۆژمان جێی ڕەزامەندی خوا و پاشانەوەی عزیز و خۆشەویست بێ. زەردووی نەخۆشی زەردووی لە منداڵاندا تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ دەبێ. دانەمەزراندنی یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ. باخچە و سەوزاییەکانی شاری سلێمانی و پارێزگای سلێمانی لە بەردەم هەڕەشەی وشکبووندا بە تایبەت لە وەرزی هاویندا و لە ئێستادا بڕیارێک هەیە بۆ ئەوەی کە باخچە و سەوزاییەکان و پارکەکان لەلایەن کۆمپانیایەکی دیاریکراوەوە ئاویان بۆ دابین بکرێت کە مەژێکێکە لەو مەترسیانێک کە ڕوبەڕووی باخچە و سەوزاییەکان دەبێتەوە. دەکەینە تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ. هەروەها تەوەرێکیشمان هەیە لەسەر ئەو حاڵەتەی کە دوێنێ لە کاتی ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی تاقیکردنەوەکانی پۆلی 12 و نۆی بنەڕەتی کە کەسێکی باڵاپۆش نیقاپۆش لەلایەن بەشێ لە ئەوانەی کە چاویان بە حیجاب و بەجل و بەرگوی ئاینی هەڵنایە حیجاب پۆشەکە دەخرێتە دواوە و بە جۆرێ لە جۆرەکان خەڵکانێکی تر دەهێنرێتەوە پێشەوە کامەش دەگوتێ ڕاستەخۆ بە فەرمانی یەکێک لە کاربەدەستی ئەو حیزب و حکومەت بووە لە کاتێکە هەردووە بە دوای ئەوەش بەشێ لە کەسانی نزیکی سەربەدەسەڵات و حیزبی عەلمانی لە کوردستان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمەڵێ پۆست و نووسینیان کردووە کە ئەوانە ئەو نیقاپۆشانە بە هۆکاری دواکەوتووی کۆمەڵگە دەزان و پێیان وایە کە خۆڕوودکردنەوە و ڕوودبوون و نەبوونی نیقاب و جلوبەرگی شەرعی هێمای پێشکەوتن و شارستانیەتە لەگەڵ کۆمەڵێ راپۆرت و زانیاری بەسوود کە پێشکەشیەوەی عزیز و خۆشەویستی دەکەین. وەڵە بینەرانی عزیز و خۆشەویست سەرەتاش دەچینە لای پێشبینی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست ئێستاش دەچینە لای ئەو ڕوودا و مێژە و گرنگانەی کە لەم ڕۆژە ڕوویانداوە. تاوانەکانی عێراقەوە سزای لە سێدارەدانی تامردن بۆ هەریەک لە عەلی حەسەن مەجید ناسرە و بە عەلی کیمیاوی و سوڵتان هاشم و حسێن ڕەشیدی تاوانبارانی حیزبی بەعەز دەرچوو کە دەستیان سوور بوو بە خوێنیدەیان هەزار هاوڵاتی عێراقی و کورد و دژی مافەکانی مرۆڤ دەیانکاری قێزەونیان کردبوو. 24 شەشی ساڵی 2012 کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی میسر سەرکەوتنی یەکجارێکی و بێڕکابەری دکتۆر محەممەد مورسی ڕاگەیاند بە سەرتەواوی ڕکابەرەکانیدا و بەوەش بووە یەکەمین سەرۆکی بە شەرعی هەڵبژێردراوی گەلی میسر بۆ سەرۆکایەتی کۆماری ئەو وڵاتە. بەڵام دوای تەنها ساڵێک بە پلان و بەرنامەی ناوکی و دەرەکی کودەتاکرا بە سەر دکتۆر محەممەد مورسیدا و توندی زیندانەکانیشیان کرد و پاشتریش لە زیندان کۆچی دوایی کرد ڕەحمەتی خوای لێبێت.
تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ باسکردن لە نەخۆشی زەردووی بە تایبەت نەخۆشی زەردووی لای منداڵ، هۆکار نیشانەکانی و چارەسەر. نەخۆشی زەردووی یەکێکە لەو نەخۆشیانەی کە بە تایبەت لە منداڵی تازە لەدایک بوودا بەهۆی ئایا ژینگەوە بێ یا بە هەر جۆرێکی دیکە بەرزبوونەوەی پلەکانی گەمە زۆر جار تووشی منداڵە بێ. وایە جیاوازی وەرزەکان یا جیاوازی وەرزەکان لە وەرزی گەرماوە بۆ وەرزی سەرما هیچ کاریگەریەکی هەیە لەسەر نەخۆشیەکە؟ بۆ مەبەستا میوانداری زۆر بەڕێز دکتۆر خالید نەجیب، دکتۆرا لە نەخۆشیەکانی مناڵان و تازە لەدایکبوونمان کردو بۆ نێو بەرنامەی پەیامی ڕۆژ. دکتۆریان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر بەخێر بێ. یەکسۆر سەرەتا پێمان بڵێ زەردووی چییە؟ زەردووی وەکو باوە ینی زەردبوونی پێستی مناڵە یان گەورە لە نەتیجەی شیبوونەوەی خوێنەوە دروست ئەبێ و لە نەتیجەی شیبوونەوەی ئەو خوێنە مادەیەک دروست ئەبێ کە پێڵێن مادەی بیلیروبین. ئەو بیلیروبینەیە کە ئەنیشێ لە ژێر پێستا و لە جسمی مناڵەکە و لە سپێنەی چاویا دەرەکەوێت. زۆر باشە. جۆرەکانی زەردووی چییە؟ زەردووی لە مناڵ بە شێوەیەکی گشتی جۆر و هۆکاری زۆرە، بەس ئەوەی کە بە شێوەیەکی سەرەکی تەقسیمیکەین دوو جۆری زۆر سەرەکی هەیە. جۆرێکیان پێڵێن زەردووی فیزیۆلۆجی، یعنی ئەو جۆرە زەردووی کە نەخۆشیێکی لە پشتەوە نییە، زەردوویەکی تا ڕادەیەک ئاساییە و نزیکەی لە ١٨ مناڵ ئەو زەردووی هەیە و زۆربیان هیچ مشکلەیەک بۆ مناڵەکە دروست نەکات. جۆری دووەمیان ئەو جۆرەیە کە پێڵێن پاثۆلۆجیکەڵ، جۆرێکە کە نەخۆشیێک لە پشتی زەردووەکەوە، یعنی بە هۆکاری نەخۆشیێکی دیاریکراو زەردووەکە دروستە بێت. زۆر باشە. زەردووی مناڵی تازە لەدایک بوو چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەو مناڵانی کە تەمەنێکیان بۆ نمونە لە نێوان 4 ساڵ، 5 ساڵ، 6 ساڵ تا 7 ساڵدا هەیە؟ مناڵی تازە لەدایک بوو بە شێوەیەکی گشتی جگەریان بە تاوی گەشەی نەکردو بۆ ئەوەی بڕی ئەو بیلیروبینەی کە دروستە بێ بە تاوی هەمووی کاتە دەرە. بۆیە لە مناڵی تازە لەدایک بووە زەردووی زۆر ترە لە تەمەنی 4 ساڵ و 5 ساڵ و بەگشتی هۆکارەکانیشیان جیاوازە. هۆکاری ئەو مناڵانی کە تازە تووشە بن لەگەڵ ئەوانی ترە جیاوازیەکەی چییە؟ مناڵی تازە لەدایک بووە و باسمان کرد زۆربەی زۆریان هۆکاری زەردووەکەیان فیسیۆلۆجیە. فیسیۆلۆجیەکەش بۆ گەڕێتەوە کە مناڵەکە خڕۆکە سوورەکانی زۆرتر خڕۆکە ئەشکی و زۆرتر مادەی بیلیروبین دروستە بێ و جگەری بەپی پێویست گەشەی نەکردووە کە ئەو بڕا بیلیروبینە بکاتە دەرەوە. هۆکارێکی تریشەوەیە تەمەنی خڕۆکە سوورەکان لە مناڵە تەمەنێکی کەمترە، زووتر تێکەشکێن و بڕێکی زیاتر دروستە بێ. یەکێکی تر لە هۆکارەکان ئەوەیە کە ئەگونجێ پەیوەندی بە جۆری خوێنی مناڵ و دایکەکەەوە هەبێ بە شوێکی گشتی ئەو مناڵانی کە دایکیان جۆری خوێنەکەی ناقسە و خۆیان زایدن یا جۆری مناڵ خوێنی دایکیان ئۆیە و خۆیان ئەیان بین زیاتر معڕەزن بۆ ئەوەی جیاوازی خوێن هۆکارە بۆ توشبوونی زەردووی. بەڵێ گروپی خوێن یەکێکە لە هۆکارەکان جیاوازی گروپی. زۆر ئەو منداڵانی کە تووشی زەردووی ئەبن لە چه دەرەجەیەکدا خطوورەتی زۆرە بۆ ئەوەی ئەو مناڵە داغڵ بکرێت و گڵۆپی بۆ دابرێت؟ بە شێوەیەکی گشتی ئەوە بە چەند شتێک قەرایی لەسەر درێم. یەکەم خاڵ ئەوەیە کە مناڵەکە تەمەنی چەند ڕۆژە، هەتا تەمەنی مناڵەکە زیاتر بێ احتیمالی خەتوورەی کەمترە. مەسەن ئەگەر زەردوویەکە لە دووەم ڕۆژ و سێم ڕۆژە دەرکەوێ احتیمالی زیاترە کە پێویستی بە گڵۆپیەوە لەوەی کە لە حوتەم یا شەشەم ڕۆژە دەرکەوێ و پەیوەندی بە تەمەنی مناڵەکەوە. ئایا مناڵەکە نەبەکامە یان نۆماوەکەی تەواو کردووە یان هیچ نەخۆشیێکی تری هەیە مناڵەکە، کێشی مناڵەکە چەنە. ئەوان هەمویان هۆکارن بۆی قەرار لەسەر بین کە ئەم مناڵە ئایا پێویستی بە عیلاج ئەبێ، پێویستی بە گڵۆپ ئەبێ یان نایبێ. زۆر باشە. هەندێک منداڵمان هەیە کە تووشی زەردووی ئەبێت، هەنێکیان دەرەجەکەی سیانزەیە، هەنێکیان دەرەجەکەی لە 5 و 6ە. بۆ ئەبێ لەم حاڵەتەیە 5 و 6ەکەش داغڵ بکرێت؟ ئەو هۆکاری ئەوە چییە؟ ئەو کوتم پەیوەندی بە تەمەنی مناڵەکەوەی، هەتا تەمەنی کەمتر بێ مناڵەکە زیاتر احتیمالە ئەو زەردوویە بڕات بەرەو مێشکی و کێشەی شەلل دەماغ ئەوەی کە بە زەردووی دروستە بێ بیکە. هەتا تەمەنی زیاتر بێ مناڵەکە جگەری باشتر گەشەی کردو و باشتر احتیمالە زەردووەکە بکاتە دەرەوە. بۆیە هەتا تەمەنی کەمتر بێ لە دەرەجەیەکی کەمترا پێویستی بە داخڵبوون بۆ گڵۆپ یا بۆ خوێنگۆڕنە بێ. هەتا تەمەنی زیاتر بێ کەمتر احتیمالە پێویستی پێ بێت. زۆر باشە. دکتۆر جیاوازی وەرزەکان لە توشبوون بە زەردووی منداڵ چی؟ ئایا بۆونە وەرزی گەرما و سەرما هیچ جیاوازێکی هەیە لەوەی کە منداڵ تووشی زەردووی بێت یادا؟ بە شێوەیەکی گشتی لە مناڵی تازە لەدایک بووە هۆکارەکان پەیوەندیان بە وەرز و گەرما و سەرماوە نییە. بەڵام لە هەندێک مناڵی گەورەتر وەکو تەمەنی ئەوانەی کە ئەچنە مەکتەب یا تەمەنی ئەوەی پێڵێن پریسکۆڵ ئەیج لە تەمەنی 5 بۆ 6 ساڵ یا بەرەو سەر احتیمال لە هۆکارەکە جیاواز بێ پەیوەندی بە هەوکردنەوە هەبێ. ئەو هەوکردنەی کە
چۆن جۆرێک ڤایرۆس یا میکرۆب هەیە هەوکردنی ڕیخۆڵاکە ئەوەش بە هەمان شێوە لە وەرزی گەرما و هەندێک وەرزی تایبەتە هەندێک جۆرێ ڤایرۆس هەیە کە هەوکردن دروستەکە و لە نەتیجەی ئەو هەوکردنەوە زەردووی دروستە بێ ئەگەنا لە حاڵەتی مناڵی تازە لە دایکبووە پەیوەندی بە وەرز و سەرما و گەرماوە نیە زەردووی. زۆر جار بیستمانە کە ئەوترێت خوێنی مناڵەکە ئەگۆڕێت بەهۆی زەردوویەوە لە چه دەرەجەیەکە و لە چه حاڵەتێکە ئەبێت ئەو مناڵە کە زەردووی هەیە پێویستەکە کە خوێنەکەی بگۆڕدرێت. بە شێوەیەکی گشتی شتێک هەیە لە یەکەم ڕۆژی زەردووی ئەگەر مناڵ لە یەکەم 24 ساعتی تەمەنیا زەردووی بۆ دروست بێەوە هەمیشە ئەو زەردوویەکی پاثۆلۆجیکەڵ و نەخۆشیە و ئەبێ هۆکارەکانی فحوساتی بە کورێ بزانین چی و لە دوای یەکەم ڕۆژەوە ئەکوێتە سەر ئەوەی کە مناڵەکە کۆمەڵە قیاساتمان هەیە بەپێی تەمەن و کێش و کۆمەڵێ هۆکاری تری مناڵەکە قرارین بە شێوەیەکی گشتی لە مناڵی ئەوەی کە نەبەکام نیە و نۆمانگی تەواو کردووە لە 3-4 ڕۆژی سەرەتا زەردووەکەیان ئەگەر لە سەر و بیستەوە بێ ئەمە بە شێوەیەکی گشتی هەمیشەوانە مەفروزە خوێنگۆڕینی بۆ بکرێ و بۆ ئەو مناڵانەی کە وەزنیان کەمە مەسەرەن ئەگەر 2 کیلۆ بێ لەوانەیە لە 15 پێویستی بێ ئەگەر مناڵەکە وەزنی کیلۆیەک بێ لەوانەیە لە دەوە پێویستی بیانی بەپێی وەزنەکە ئەگۆڕێ. ئەی ئەگەر منداڵێک کاتی خۆی لە سکی دایکیا تاوا نەکات بۆ نمونە بە حەومانگی و مناڵە لە دایک بێت و لە یەکەم ڕۆژەوە زەردووی هەبێت ئەویش هەر خەتورەتی هەیە. ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەو مناڵە شیبوونەوەیەکی زۆر خێرای خوێنی هەیە بۆیە لە یەکەم ڕۆژەوە دروست بێت چکە مەفروزە زەردووی فیزیۆلۆژی لە یەکەم ڕۆژە دەرنەکەوێت بەڵێ ئەوە زیاتر معارەزن بۆی کە پێویستیان بە عیلاج و خوێنگۆڕین هەبێت. زەردووی لە مناڵی تەمەن گەورەیە هۆکارەکەی چییە؟ بە شێوەیەکی گشتی زەردووی بەپێی جۆرەکەی دوو جۆرە جۆری دایرکت و ئیندایرکتمان ینی مباشر و غیر مباشر ئەو زەردویانەی کە لە مناڵی سەر و مانگ و سەر و ساڵ و گەورەترا دروستە بن بە شێوەیەکی گشتی زەردوویەکی دایرکتە و جۆری دایرکت هەمیشە کۆمەڵی نەخۆشی لە پشتوێ ئەگونجێ هەوکردنی ڤایرۆسی جگەر بێ ئەگونجێ نەخۆشی خوددە بێ ئەگونجێ ئیلتیهابی تر بێ کەواتە ئێمە لە چه حاڵەتێکە بزانین کە ئەم زەردوویە بەهۆی جگەرەوەیە بەچیە ئێمە ئەومان بەپێی پشکنین پشکنێکی تایبەت هەیە بۆ جۆری زەردووەکەی ئیکەین بەپێی ئەوە قرارین ئەگەر زیاد لە 20 لە سەی جۆری زەردووەکە لە جۆری دایرێک بوو ئەوانی پەیوەندی بەجگەریەوە کات دکتۆر لە کۆمەڵگەی کوردەواریە مەیە زۆر باوە هەندێک مناڵ کە تووشی زەردووی ئەبێت ئاڵتونی پێوە ئەکات ئەڵێ زێری ماسی بکات دوای ئەوە لە ماڵەوە خۆی گوڵۆپی بۆ دائنێت یاخود هەنگوینی ئەیاتێ ئەڵێ ئەمانە زۆر باشن بۆ چارەسەرکردنی زەردووی ئایا ئەم حاڵەتانە ئەم هەڵە باوانە لەناو ئێمەیە کە بڵاوە لەناو کۆمەڵگای کوردەواریە کاریگەری سلبی یاخود بڵێن کاریگەری خراپی لەسەر و مناڵە نابێت بە شێوەیەکی گشتی ئەوانە کۆمەڵی بیرروباوەڕی هەڵەن کە نەکرد لە کۆمەڵگەی کوردی لە زۆربەی کۆمەلگاکانە هەیە بەڵام لەوە چێ جۆری بیرروباوەڕەکە جیاواز بێ بە هیچ جۆرێک زەردووی پەیوەندی بەو شتانەوە نییە کە باسی چکۆکو وتمان زەردووی شیبوونەوەی خوێنە هیچ منطقێک لەوایە نییە کە تۆ سەیری ماسیەک بکایە ئاڵتونێکی پێوەکەی ئەم شیبوونەوەی خوێنە بۆسێ بە شوی گشتی ڕەنگە ئەو شتانە هەندێکیان بیرروباوەڕی هەڵە بن بەڵام زیان نەگەینێ بە مناڵەکە کێشەمە لەگەڵ ئەویانێ بەڵام هەندێک جۆریان زیانیە بە نمونە ئەوەی کە باسی کرد هەنگوین خواردنی هەنگوین لە مناڵی خواریەک ساڵ بە هەموو جۆرێک قەدەغەیە چکە میکرۆبێکی تایە کە پێڵێن بۆچولیۆنیەم تۆکسین کە ممچینە ئەم میکرۆبە بێ بەهۆی شەلەلی مناڵەکە کە لە کاتێکا زەردووەکە خۆی گوتمان زۆربەی هەرە زۆریان لە زۆربەی حاڵەتە مناڵی تازە لە دایک بوش بینیمانە لە سێ ڕۆژەیە تۆزە هەنگوینی ئەیەنێ ناوە خورمایە و سنەتەوەی هەنگوینیشیان یاوە بە شوەیەکی زانستی نابێ بە هیچ جۆرێ مناڵ تەنها مەڵاش و شیرینکردنیەتی بە جۆرە لە جۆرەکان بۆ هیچ قسەیەکی زانستی لەسەر ئەو شتنی نابێ قۆناغی تونندبوونی نەخۆشی زەردووی کە ئێمە بەسمێ ئەو حاڵەتە کامەیە کە خوا نەخواستە منداڵەکە هێندە زەردوویەکەی تون بەرەو تونندبوو نەچێت کە دەبێتە حاڵەتی وەکۆمردن و یا بۆن شەلل دەما ئەوەیە کە پێڵێن حاڵەتێکە پێڵێن شەلل دەماغ بەهۆی زەردووی کە بە ئینگلیزی پێڵێن کارنیکتەرس ئەوە قورسترین خەتوورەیە لەسەر ژیانی مناڵ بەهۆی زەردوویەوە هیچ مناڵەکە بۆ کە بەهۆی زەردوویە گیانی لە دەستیابێت بەڵێ خۆی ئەو حاڵەتی شەلل دەماخی مناڵەش بەهۆی زەردوویەوە دەرەجەی هەیە هیانە دەرەجەیەکی کەمە چکەلەوە چ لە کاتێکی زووە مناڵەکە فریاکەوت بێ یا خوێنی بۆ گۆڕابێ یا عیلاج کرابێ هەتا عیلاجی مناڵەکە درەنگتر بکرێت زیاتر خطورە لەسەر ژیانی و لەسەر مزاحفاتی مستەقبەلی هەیە. دکتۆر نیشانە و ناسێنەرەوەکانی زەردووی چین زۆر جار منداڵ کە لە دایکە بێ عادەتەن لە سێبەرێکە لە ژوورێکی لەوچێت تاریک و مەنگی شابێت لەوەچێت دایک هەستی پێ نەگا کە منداڵەکەی ڕەنگی هەر زۆر جار عادە مناڵیش گەنم ڕەنگە تۆ ئەگەر لە سوورێک و نایتوانی ڕاستەوخۆ بیگۆڕی بۆ ڕەنگی زەرواتە گۆڕانکاریەکە ئەگەر هەش بێ لە ڕەنگی پێست و بیلبی لای چاوە زۆر خێرا و نەبینراوە دایک چۆن نیشانە و ناسێنەرەوەکانی نەخۆشی زەردووی بناسێت بە شێوەیەکی
زانستی ئەبێ هەموو مناڵێک کە لەدایکە بێ لە 24 ساعتی سەرەتای تەمەنیان دکتۆری پزیشکی بڵێن مناڵان بیبینێ و دوای ئەوە لە 48 ساعتی دووەمە بە هەمان شێوە بێ دکتۆر ببینێتەوە هەڵسەنگاندنی بۆ کاتچکە بیزەبێت جاری وهەیە دایکەکە هەست ناکە کە زەردووی هەیە بەڵام ئەوەی کە نیشانە بێ وازح بێ زەردووی ئەگە دروست بێ لە چاوە دەست پێکە یەکەم جار چاوی زەرد دەبێت اینجا دەم و چاوی چاوی زەرد اینجا ئەڕۆ بۆ سکی و بۆ قاچەکانی و بۆ خوارەوە هەتا بەرەو خواردتر بڕوە بە شێوەیەکی هەڵسەنگاندنی خێرا ئەوەی ینی دەرەجەی زەردووەکەی جگە لە زەردبوون هیچ نیشانەیەکی تر مەسەڵەن گریان بێ ئێشوازار بێ لە منداڵ ئەگەر دەرەجەکە ڕۆشت بێ بەرەو ئەوەی کە بڕوا بەرەو شەلل دەماغ کۆمەڵی نیشانیان هەیە بۆ نمونە خواردنی شیرخواردنی زۆر کەمە بێتەوە مناڵەکە دەرەجەی گەرمی جسمی تێکە چێ ئەگونجێ دەرەجەی گەرمی جسمی دابەزێ مناڵەکە گریانێکی بەرزی لەوانەیە هەبێ لەوانەیە ڕقبوونی هەبێ لەوانەیە گەشکەی هەبێ ئەمە ئەو نیشانانن کە لە دوایە دەرەکەون کە بەرەو شەلل دەماغی مناڵەکە بەڵام کاک زۆر هەندێک کەسەیەکە ئەو مناڵیان تازە لە دایکە بێ هەست بە زەردبوونی ئەو مناڵە ناکەن ئایا مەفروزە کە هەموو دایک و باوکێک کە مناڵیان تازە لە دایکە بێ لە دوای 2 ڕۆژ تا 3 ڕۆژ سەردانی پزیشک بۆ ئەوەی چونکە دکتۆر خۆی باشترە زانێ گەر زەردووی هەبێت یەکسەر پێزانێت بەڵێ هەموو مناڵێک کە لە دایکە بێ بە شێوەیەکی زانستی بێ دوای 48 ساعت دکتۆر پشکنینی تەواوی بۆ بکە بێجگە لە زەردووی بۆ هەموو شتێک چکە ئەگونجە لەگەڵ زەردووەکە کۆمەڵە شتی تریشە بێ دایکەکە هەستی پێنەکە و دکتۆرەکە ببینێ هۆکاری چێکەشی بوونەوەی خوێن زەردووی دروستەکات بۆ نمونە مناڵانی کە پاقلا ئەخۆن یەکێکی تر تاوان لە هۆکارەکانی زەردووی کە ئەوە کەمترە لە مناڵی تازە لەدایک بوو بەڵام گونجێ هەبێ زیاتر لە مناڵی گەورەترا هەیە نەخۆشی پاقلەیە نەخۆشی پاقلە لە نەتیجەی نەبوونی ئینزایمێکەوە دروستە بێ کە پێڵەن جیسکسپیدی کە ئەو ئینزایمە بەشێکە لە ئیشی ئەو ئۆکسیدانتانە ڕێکە خاکە لە ناو جگەرا هەیە بۆ کە بۆ هەندێک خواردنەوە دروستە بێ کە ئەو ئینزایمە نەبوو شیبوونەوەی خوێنەکە زیاترەکە تەبان وەکوتمان شیبوونەوەی خوێن بیلیروبین زیاتر دروستەکە هەتا بیلیروبین زیاتر دروست بێ زەردووی دەرەکەی تەمەەن چ کاریگەریەکێ لەسەر زەردووی بە شێوەیەکی گشتی ئەو مناڵانەی کە وتمان تەمەنیان هەتا کەمتر بێ زەردوویەکە دەرکەوێ زیاتر احتیمالە بەرەو ئەو مزعفاتانە بڕۆن و شتێکی تریش هەیە زۆر گرنگە کە باسی کەین زەردوویەک هەیە کە بەهۆی شیری دایکەوە دروستە بێ کە ئەوە هەمیشە لە دوای هەفتەی یەکەمی تەمەنەوە دەرەکەوێ کە ممکنە ئەو زەردووی هەتا دوومانی بمێنێتەوە و هیچ جۆرە زیانێکیشی نییە بە شێوەیەکی گشتی مەگەر لە حاڵتێکا دەرەجەکەی ئەو نەبگاتە ئەوەی کە بەرەو بەرزبوونەوەی ئەوە ڕاکە کێشە دروستکە باست لە شیری دایک کرد بۆ ماوەی هیچ کاریگەریەکی لەسەر توشبوونی مناڵ هەیە بە نەخۆشی زەردووی بە شێوەیەکی گشتی ئەو مناڵانەی کە لە عیلەکانە مناڵێکی تر هەبووە زەردووی هەبووە زیاتر معڕەزن بۆ ئەوەی کامیش تووشی زەردووی هەبێ ئەگەر وەکووتم جۆری گروپی خوێنەکەیان لەو RS ناقص و جۆری ئەوە بێ زیاتر احتیمالە توش بێ و بە شێوەیەکی گشتی مناڵی کوڕ زیاتر معڕەزن بۆ ئەوی تووشی زەردووی بنۆک لە مناڵی کچ زۆر باشە کاک زۆر ئەو نەخۆشیانە چین کە زەردووی دروستەکەن کە هیچ پەیوەندێکیشیان بەجگەرەوە نییە وەکو ئیلتیهابات وەکو غودا بەڵێ کۆمەڵێک نەخۆشی هەیە بزەبت کە هیچ نەخۆشیەکان نەخۆشی جگەری نین بەڵام زەردووی دروستەکەن بە نمونە داوەزینی غودە تەمەڵی غودە لە مناڵی تازە لەدایک بوو دوای ئەوە شەر ممکنە دروستی بکات و نەخۆشی ئیلتیهابی میزەڵان کۆمەڵە نەخۆشی بۆ ماوەی هەیە بە هەمان شێوە کە پێڵێن کریک لە نەجار و جلبێتوکەوانە حاڵەتی زۆر دەگمەن ئێمە بە پشکنینی تایبەت هەستی پێەکەین بەڵێ ممکنە نەخۆشیەکە لە ناو جگەرانە بێت و زەردوویش دروستکە زەردووی لە تەمەنی زۆر مناڵە بۆ نمونە مناڵانەی کە لە یەکەم ڕۆژەوە لە دایکە بن تا 2 مانگ 3 مانگ ئەو خطورەتی زیاترەیان ئەو مناڵانی کە تەمەنیان 3 ساڵ 4 ساڵ تا 7 ساڵە بێت کامیان زیانی زۆرتریان خەتەریاتی زۆرترە کە ئەگەر تووشی زەردووی ببن ئەوە بەپی هۆکارەکەی ئەگونجێ مناڵێک لە 4 ساڵە تووشی زەردووی بێ بە هۆکاری ڤایرۆسێکی زۆر بەسیط کە پێڵێن ڤایرۆسی جگەری جۆری ئەی کە ئەوە هەروەکو ئیلتیهابێکی بەسیتی ڕیخۆڵەوایە و ئەگونجێ جۆری نەخۆشیەکەش لەو جۆرە بێ کە بەمەمبوونی جگەر بێ ئیلتیهابی قورسی جۆرەکانی تری ڤایرۆسی جگەر بێ یانی بەپی هۆکارەکە گۆڕێ لە گەورەی مشکیلەیان بە شێوەیەکی گشتی پێما بێ لە مناڵە ئەگەر زووتر پێی بزانرێت کۆنتڕۆڵەکرێت وایە بە شێوەیەکی گشتی وەکوتم 80% مناڵی تازە لەدایک بوو تووشی زەردووی ئەبن زیاد لە 70% هیچ شتێکی ناوی خۆی چاکە بێتە زۆر باشە دکتۆر چارەسەری زەردووی چیە یا ئەو گڵۆپەی کە زۆرجار لە ئەوەی دیپیەمەکای بینین چییە کە لە زۆربەی نەخۆشخانەکانە دائەنرێ بۆ چارەسەری زەردووی منداڵ بەڵێ ئەو گڵۆپە بلولایتێکی تایبەتە کە لە ڕێنجێکی تایبەتە شەپۆلێکی تایبەتی هەیە تقریبان لە 420 بۆ 470 نانۆمۆڵە ئەو گڵۆپە بە شێوەیەک کە ئەخرێتە سەرپێستی مناڵەکە
جۆرێک ڕێئەکشن دروستەکە ئەو زەردویە ئەو گوڵۆپە هەڵ ئەمژێ و جۆری بلیروبینەکە ئەگۆڕێ بە جۆری مادەیەکی تر کە بە ئاسانتر لە جگەر و گورچیلەوە بکرێتە دەرەوە ئەو گوڵۆپە ئاساییەکە ئێمە لە ماڵە ئەیبینین کە زۆر جار دایکان بەکارێنن زۆر نزیکیشەکەنەوە لە مناڵەکە بۆ ئەوە مزعفاتی هەیە ناکرێشتیوا لە ماڵەوە بکرێت چونکە یەکەم ئەو گوڵۆپە ئەوە نییە کە ئێمە داێنین جۆرێکی تایبەتە بلولایەتێکی جیاوازە و دووریەکەشی جیاوازەکە ئەبێ لە 30 سانتیم کەمتر نەبێ ئەوە نییە کە لە ماڵەوە کرێ و مزعفاتی شێ باشترە نەکرێ شتە لە بەتر لەوە هیچ چارەسەرێکی تر هەیە بۆ منە دایک و باو بیگرنە بەر بۆ چارەسەری مناڵەکەیان بەبێ گەڕانەوە بۆ پزیشک گرنگترین شت ئەوەیە کە دایک هەستی کرد مناڵەکەی زەردووی هەیە بە زووترین کات پیشانی پزیشکی پسپۆڕی مناڵانی باچکە لەوە چێ ئەو نەزانێت جۆری زەردوویەکە چەنە دەرەجەکەی چەنە و تا چ ڕادەیە خەتوورەی هەیە و لە چه دەرەجەیەکە پێویستی بە زۆر باشە دکتۆر لە وەڵامی پێشووتردا ئاماژەت بە شیری دایک کرد کە زۆرجا منداڵ تا مانگە 2 مانگ تووشی زەردوویە بێ بەوەی هیچ زیانێکی لە منداڵەکە بدا خواردنی دایک کاتێ ئەو دایکانەی کە شیر بە منداڵەکانیانەدەن جۆری خواردنی دایک هیچ کاریگەریەکی لەسەر چارەسەر یان توشبوونی منداڵ هەیە بە نەخۆشی زەردووی شێوەیەکی گشتی جۆری خواردنی دایک تەسیری لە زەردووی نییە بە تایبەت ئەو جۆرەی کە بەهۆی شیری دایکە دروستە بێ بەڵام گرنگترین شت ئەوەیە کە باشترین بڕی شیری باتێ دایکەکە چونکە یەکێکی تلەوە کارەکەی زەردووی ئەوەیە کە دایکەکە شیر ئەیە بە مناڵەکە بەڵام بڕی پێویستی نایەتێ زۆر باش کاکتۆر شیری وشک زۆربەی دایکان شیری خۆیان نیان بە مناڵ شیری وشک بەکارێنن زۆربەی جاری دکتۆرەکان باز لەوەکەن کە بە بەردەوامی و دایکە شیر با بۆ مناڵە نازانم بە حکومی کە زیاتر میز بکات پێم وابێت زەردوویەکەی خێراتر دابەزێت بەڵام ئەو دایکانەی کە شیری خۆیان نیان شیری قوتو ئەیان بە مناڵەکان ئایا ئەو شیرش ئەگەر زوو بیاتێ کاریگەری خراپی لەسەر مناڵە نابێت چونکە مناڵ پێم وابێت تا تەمەنێک هەندێک خواردنی قورس ناتوانێت بشیخوا بە حکمی کە ڕێخۆڵەکانی باش ئیش ناکات وانە ئەگەر شیری وشکی بیتێ شیری وشکیش قورسە ئەو مناڵە ناتوانێت ئەوەندەی وەکو شیرەکەی دایک بە ئاسانی توانێت هەزمی بکات شیرە وشکەکە ناتوانێت ئەگەر باسی جیازی شیری دایک و شیری قوتوب بکەین کە ئەو شیرەی کە لە بازاڕە هەیە شیری قوتو هەمی لە شیری مانگایە حتمما تۆ منطق ئەڵێکە شیری دایک و شیرێکە لە شیری مانگا دروست کرابێ بەراورد ناکرێت بە هیچ جۆرێ بەڵام لە حاڵەتی زۆر دەگمەنە کە کۆمەڵی نەخۆشی دیاریکراوە هەیە و کە بەس دکتۆری مناڵان قەراری لەسەرەیە کە هەندێک جار شیری دایک لەوە چە کێشە بۆ مناڵ دروستکە کە ئەوە حاڵەتێکی زۆر دەگمەنە لەو حاڵەتە ئەبێت چی بکرێت ئەو حاڵەتە ئەبێ شیری قوتوی باتە گنا بە شێوەیەکی گشتی شیری دایک بە هیچ جۆرە بەراورد ناکرێت بە شیری قوتو و کۆمەڵێ مەواد و مەناعیتایە کە هەرچەنە کۆمپانیەکان تا ئێستا خەریکن کە تعویزیکەنەوە بەڵام هەر تعویز ناکرێتەوە زۆر باشە دکتۆر کۆتا قسەی جەنابتان پێویستە دایک و باوک چ ڕێنماییەکیان هەبێت لەبارەی زەردووی مناڵەکەیانەوە ئەو ڕێنماییانە کامانن کە پێویستە بەر لە دایکبوونی مناڵەکە و لە کاتی توشبوونی بە نەخۆشی زەردووی بیگرنە بەس ببوورە ڕاست پێش ڕێنمایە کە دێک پرسیاریکە کاک دکتۆر هەندێک مناڵ هەیە کە تازە لە دایکە بێ ببوورە کە سەردانی دکتۆری ئەیبەن بۆ لای پزیشکەکە پێی ئەڵێ کا 2 ڕۆژ جارێک ئەبێ ئەو مناڵە متابعە بکرێت و فەحسی بۆ بکرێتەوە بزانێ ڕێژەی زەردوویەکەی بەرز بووەتەوە نزم بووەتەوە ئەم هۆکارە چیە گەرەوەمان بۆ ڕوون بکەیتەوە ئەم جۆرە چیە وەکوتمان زەردووی کە لە دووەم ڕۆژەوە جۆری فیزیۆلۆجیکەڵەکە کە دەرەکەوێ هەتا تەمەنی حەوڕۆژی لە بەرزبوونەوەیە یعنی ممکنە تۆ مناڵەکە کە لە دووەم ڕۆژە ئەیبینی دەرەجەی زەردوویەکەی ئەو دەرەجەیە نەبێت کە پێویستی بە عیلاج بێ لەوانەیە 6 بێ 7 بێ بەڵام ممکنە لە 4م ڕۆژ 5م ڕۆژە بگاتە ئەو دەرەجەی کە پێویستی بە عیلاج بێ بۆی ئەمە هەتا 7 ڕۆژی متابعەکەین بۆی نەک بگاتە ئەو دەرەجەی کە لە ماڵەوە پێی نەزانێت و پێویستی بە چارەسەر بێ و نەیهێنێ بۆیە مەفرۆزە هەتا 7 ڕۆژی متابعکرێ دوای ئەوردە و دەدابەزێتەوە کێشەمانێ لە دوای 7 ڕۆژ دوڕێنمایی فەرمووی ئەوەی کە گرنگە ئەوەیە کە زەردووی لە مناڵی تازە دایک بوو بە شێوەیەکی گشتی زەردوویەکی زیان بەخش نییە وەکو وتم هەشتا لە سەیان لەو جۆرن کە هیچی ناوێت خۆی چاکە بێتەوە کۆمەڵی ڕێنمایی و بیر و باوەڕی هەڵە هەیە باشترە دایکان و باوکان نیکەن لە ماڵەوە بە تایبەتی ئەوەی کە باسەکرێ هەنگوین بەکارێنان یان ئاڵتون پێوەکردن و لەو چ زیانێکی نەبێ بەس بە تایبەتی هەنگوین و شیرینیەکە تۆزێ مشکیلەیە بۆ مناڵی تازە لە دایکەکانی گڵۆپەکەش پێم وابێ گڵۆپەکەش مزعفاتیە چونکە ممکنە ئەو گڵۆپە وشکبوونەوەی بۆ دروستەکە لەوانەیە حساسەتی پێستی بە دروستکە ئێمە ڕۆژانە متابعەیەکەین دکتۆر و پەرستارەکان بەو گڵۆپەوە ئایا بزانین هیچ مزعفاتی دروست ببووە عیلاجکردن بەس لەوە چێ ئەو خۆی لە ماڵە ئەو گڵۆپەی بۆدانێ ئەگەی لەو مزعفاتانە نەبێت زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر خالید نەجیب دکتۆرا لە نەخۆشیەکانی مناڵان زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بینەرانی عەزیز خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز
تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوەدێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 0771 840 2000. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاو. دانەمەزراندنی دەرچووە یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان دەکەینە تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ کە یاسایەک هەیە کە ساڵانە ئەو کەسانی لەسەر ئاستی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان دەبنە یەکەمی بەشەکەی خۆیان پێویستە حکومەت هەوڵی دامەزراندنیان بدا بەهۆی ئەو نمرە بەرچاوی کە هێناویانە. لە ئێستادا دوو دەرچووی زانکۆ و پەیمانگاکانمان هێناوەتە نێو بەرنامەی پەیامی ڕۆژ کە دەرچووی ساڵی 2015-2016 کەوا 4 ساڵەوە بڕیاریان بۆ دەرچووە کە تاین بن، بەڵام تا ئێستا هەر ماونەتەوە و هێشتا هەرچەندە بڕیارەکەشیان لە ئەنجومەنی وەزیران. بۆ مەبەستا میوانداری هەرێک لە بەڕێزان بڕوان مۆفەق، هەروەها کاژاو شاب دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانمان کردە زۆر بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. بەسەرتا کاژاوخان لە جەنابتە دەست پێ بکەین کێشەوە گیر و گرفتان چییە؟ زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. ئێمە وەکو یەکەم و دووەم و سێمی سەر ئاستی زانکۆ و پەیمانگاکان کە ژمارەمان 1369 کەسە، ئێمە هەموو ساڵێک ینی عرف بووە نێک بڵێ یاسایەک بێت لە پەرلەمان دەرکراوە، بەڵام وەکو عرفێک هەموو ساڵێک یەکەم و دووەم و سێمەکان وەرگیرەونەتەوە. ئەگەر حسابیشی بۆ بکەی ینی وەکو یاسایەک بووە چەند مانگێک دوای تەواوکردنیان تاواوکردنی خوێندن وەرگیرەونەتەوە، چونکە زانکۆ و پەیمانگاکان پێویستی بەم خوێندکارانە هەیە و لە ئێستاشە زانکۆ و پەیمانگاکان پێویستی خۆیان بە بۆ ئەم خوێندکارانە دەبڕیوە، بەڵام بەهۆی
کۆمەڵێک کێشە و قەیرانە علەساس دوا کەوتووە وتبەکانی پێش ئێمە کە وەرگیرانەوە لە ناو خوێندنی باڵایە قەیرانی دارایی هەبوو شەڕی داعش هەبوو هەڕەشەی داخستنی سنوورەکان هەبوو زۆر کێشەی تر هەبوو بەڵام ئەوان سەرباقی ئەو کێشانە وەرگیرانەوە بەڵام ئێمە لە پاروانگی حوتەوە کتابمان بۆ لەو 1369 کەسە هەمووی ماوەتەوە هی 2015 بەونە بە هۆکاری حیزبی و ناسراوی خەڵکی ئەم ڕێژەیە تەنها هی ئەو ساڵەیەکەوە تەخەڕوجتان کردویان هی ساڵانی پێشووتریشە بەعام ئەگەر پێمان بڵێن ئەو یەکەمانەی دەرچووی زانکۆ پەیمانگاکان کە دەرچوون و تا ئێستا دانەمەزراون ڕێژەیان چەنە؟ ئەوە بەس ساڵی ئێمە 1369 کەسە بس دەبێت بۆ ساڵەکان تر پێمە بە هەر بۆ ڕێژێ ئەڕوات چەند ساڵە ئەم دانەمەزراندنە ئێمە 15 بۆ 16 بۆ حەڤە هەیە و حەڤە بۆ 18 هەیە و لە چەند ڕۆژێک تا 18 بۆ 90 ئەچێتە سەر کەواتە گەروا بێ ڕێژەکە گاتە 6000 و شتێک تۆ پێت وایە قەیرانی داراییە ئەم پرسیارە لە هەردووکتانەکەم پێتان وایە ئەم دانەمەزراندنە قەیرانی داراییە یان هۆکارەکەی تەسکەی حیزبێ و کە هەنێک کەس دەتوانێت لە ڕێی حیزب بەدەسەڵاتدارەکانەوە تاعین بێت و بەڵامەوانەشی کە لەگەڵ ئەم حیزبانەیانە بێت دامەزراندن شمولیان ناکات ئێوە هۆکاری بۆ ئەمە ئەگەڕێنەوە یان هۆکارەکەی قەیرانی دارایی و کە وەک بەڕێزیش ئاماژەت پێکرد کە لە ساڵانی پێشووترە قەیرانی دارایی هەبووە داخستنی سنوورەکان هەبووە هەموو ئەم هۆکارانە هەبوون و لەگەڵەوەش دامەزراندن هەبووە باسیش لەوە کرد کە پێویستیشیان پێتانە لە ئێستادا داتان مەزرن کەواتە هۆکارەکەی ئایا ئەگەر تەسکەی حیزبی نەبێت ئەگەر ئەوە نەبێت کە کەسێک پشتی بە حیزبەکەی خۆی بەست بێت و دامەزرێت هۆکاری چیتری هەیە هۆکارەکەی بەڕاستی ئەوان لە ساڵانی ڕابردووە گەڕانیانەوە بۆ قەیرانی دارایی بۆ شەڕی داعش بۆ نزمی نرخی نەوت بەڵام لە ئێستاە قەیرانی دارایی نەماوە پەیوەندیەکی زۆر تۆکمە هەیە لە نێوان هەولێر و بەغا لە ئێستاە بیانووی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ نەبوونی بودجەیە یعنی با بڵێن بودجەی 2019 پەسەند نەکراوە با بڵێن بە پێی پێویستی وەزارەتەکان دانەنراوە کە وەزارەتەکان چەندیان پێویستە و بیانوویەکی تریشان پێکنهێنانی حکوومەتی کابینەی نوێمی هەرێمی کوردستانە ئەمانە هەمووی با بڵێن جۆرەکن لە بیانوو گوناحە یەکەمەکان بەڕاستی بووە لە هاوڕێکانی خۆتان لە 1369 کەسە تاین بوو بێ و دامەزرابێ هیچم نابم کە تاعین بوو بێت ئێوە هیچ بەڵێن مەگەر ئەو بەڕێزانی کە خۆیان بەخواستی خۆیان چوو بێتنە کۆلێژی پۆلیس یان هەنێشت شتی تر کە چوو بێتن ئەگەر ناوەگەوەی کە با بڵێن کەسێک لە یەکەم و دووەم سێمەکانی 2015 بۆ 16 هاتبێت لە ناو زانکۆیان دامەزرابێتەوە ناشتیوانیە زۆر باشە هیچ بەڵێنێکتان پێدراوە کە ئەگەر کابینەی حکوومەت پێک بهێنرێت ئەگەر بودجە باش بکرێ ئێوە دابمەزرێن وەک ئەوەی ئێوە یەکەم وەجبن کە بڵێن لە یەکەمەکان با سەرتا و پرسیارە بکەم ئێوە یەکەم وەجبن لە یەکەمەکانی زانکۆ پەیمانگاکان کە دانەمەزراندن لە سەردەمی ئێوەدا ڕاگیرابیان پێش ئێوە بڵێن خوێندکاری کە هەیە وەکو وەجبەکانی پێش ئێمە وەرگیرەونەتەوە بەس لە وەجبەی ئێوە وەستاوە نێترمەن بارزانانی بەڕستکاک نێترمەن بارزانانی لە چواردەی یەک لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە ئێمە گرتبوونەوەمان لەوێ بوون بڕیارێکی دەرکرد کە یەکەم و دووەم سێمی سەر ئاسی زانکۆ پەیمانگاکان وەرەگیرێنەوە بەڵام لە 27 یەکە وتی ڕێژەکەیان زۆر و پێویستیان بە میکانیزم و ئەم بابەتانە یعنی نازانم پرسیارەکەم لێرە ئەمە بەستم ئەوە بوو کە بەڵێنی ئەوەتان پێدراوە ئەگەر دامەزراندن بکرێتەوە بۆ یەکەمەکان لە یەکەم وەجبەوە دەست پێ ئەکات یان دووبارە ئەویش وەکو دەرچوونی زانکۆ پەیمانگاکان کە خوێندکارمان هەیە دەرچووی ساڵی 2012 و تا ئێستا تاعین نەبووە بەڵام خوێندکاری واشمان هەیە کە پار تەخەڕوجی کردووە بە تەسکەی حیزبی تاعین بوو دەوامی خۆیەکات بەڵێنی ئەومان پێدراوە تا چەند ئەو بەڵێنە جێبەجێکرێ نازانین بەڵام لە کۆی ئەو سەردانانەی کە کردومانە بۆ لای فراکسیۆنەکان بۆ لای زۆر ئەندام پەرلەمانەکان چوین بەڵێنی ئەوە دراوە کە یەکەم و دووەم و سێمەکان لە ناو خوێندنی باڵا وەربگیرێنەوە. زۆر باشە کاک بڕوا وەڵامی لایەنە پەیوەندیدارەکان حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە و یا خوێندنی باڵا یا سەرۆکایەتی زانکۆ بۆ تاینبوونی ئێوە یا بۆ داوایی ئێوە چییە؟ بەڵێ ئێمە لە مانگی حوتی پارە وەزارەتی خوێندنی باڵا نووسراوێکی کرد بۆ سەرجەم زانکۆکان کە ڕێژەی پێداویستی زانکۆکانیان بە یەکەم و دووەم و سێمەکان بنێرە بۆ وەزارەت ئەوە بوو زانکۆکان هەمویان ناوی یەکەم و دووەم و سێمەکانیان نرد و وەزارەتی خوێندنی باڵا لە 23 حوتە لە 23 حوتی 2018 بە کتابی 94 کتابی کردو بۆ ئەنجومەنی وەزیران داوای دامەزراندنی ئێمەی کردووە بەڵام وەکووتمان بە بیانووی کۆمەڵێک کشت ئەم بابەتە دواخرا هەتاوەکو ێچش هەر دواخراوە کە ئەڵێن لە کابینەی نوێمە ئەکرێت
زانکۆکان پێویستیان بە ڕێژەی بۆ نمونە کەسانی دەرچی وەکو ئێوە هەیە بۆ پڕکردنەوەی ئەو شوێنەیان بۆونە خەڵکێک هەیە و ڕێیان نیە جێیان نیە کە ئێوە وەکۆڵێت تایم بکرێن بۆ ئەو شوێنانە. بێگومان زانکۆکان پێویستیان پێێتی لە ئێستاە ئەو معیدانی کە لە پێشترەوە گیرەونەتەوە لە ساڵانی 2013 بۆ 14 بۆ 15 خەریکی خوێندنی ماستەر و ئەوانن بۆیە ئێستا لە ناو زانکۆکانە فەراغێک دروست بووە کە بە سەیەکەمەکانی 2015 بۆ 16 و فەراغاتوانرێ پڕ بکرێتەوە. بیانووی ئەوان بۆ دانەمەزراندنی ئێوە چییە؟ بۆ نمونە پێشتر دەگوترا شەڕی داعش کەمبوونەوەی نرخی نەوت قەیرانی دارایی تێکچوونی پەیوەندیە سیاسیەکانی نێوان هەرێم و بەغدا ئەمانە هۆکاری ئەوەن کە تعینات نەبێ موچەکەم بێتەوە پاشەکەوتی موچە دروست بێت. لە ئێستادا بیانوێوان چییە؟ لە ئێستا بیانویان پێکنەهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە و بەڕێز نێچیروان بارزانی لە پرێس کۆنفرانسێکە ئاماژەی بۆکە کە دامەزراندنی یەکەمەکان لە ئەولەویەتی کاری حکوومەتی هەرێمی کوردستان نەبێت. ئێمە داواکارین کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەمان ئەو قسانەی نێچیروان بارزانی کە کردوێتی داوا لە مەسوود بارزانیەکەین کە ئەو بەڵێنە جێبەجێ بکات و لە ئەولەویەتی کاری حکوومەت بێت چونکە لە کابینەی پێشوە لە ئاخیرەکان دوای خۆیانی نەکەن. کاژاوخانە گەرم بڕیارە نەبرێتە سەر چه هەڵوێستێکی کەتانە بێت ئەگەرم بەڵێنەتان بۆ نەبرێتە سەر و دانەمەزرێن. من پرسیارە لە تۆکەم یەکەم و دووەم و سێمەکان لە ناو زانکۆ پەیمانگەکانە وەرنەگیرنەوە چڕۆحێکی کە بڕکێ دروست ئەبێت لە ناو خوێندن و لە ناو خوێندن و لە ناو فێربوونە یعنی هەر لە ناو خۆمانە جگەر لە یەکەم و دووەم و سێم کەسی تر هەڵی نەئایە کەسی تر هەڵی نە بەس هەڵی دەرچوونیانیەوە ینی بڕۆ دەمیان بکەرەوە زانێرێکی ویان پێ نییە چونکە کەس هەڵی فێربوونە ئێمە ژۆتە ئەوەی خوێندومانە بیرمان چێتەوە چونکە تۆ لە بوارەکەی خۆتا بەکاری نەهێنیت چاوەڕێی چتر ئەەکەی ئێستش هەموو کات کە پێمان ئەڵێن ئێوە خوێندکارێکەکەمەکان بوون هەموو شتێکتان لە خۆتان کرد ئێستش وەرناگیرێنەوە زۆر ناخۆشە نەفسیان پێیتێکەتی بەڵام ئەم دانەمەزراندنی یەکەم و دووەمانەژە بێتە هۆی ئەوەی کە خوێندکار وەگەوەی کە ئێستش هەروای لێ هاتووە خوێندکار تااقەتی خوێندنی نامێنێ ئەڵێ یەکەم و دووەمەکان دانەمەزراون ئیتر ئێمە بۆ چۆن دامەزرێن وەگەوی کە بەلێشا و خوێندکاریش ماوەتەوە دانەمەزراوە حەقی خۆشتانە کە ئێوەش هەر هەڵوێستێک بگرنە بەر بەرامبەر بۆی کە داتان نەمەزرێنن بەنیازی هیچ هەڵوێستێکی کە هەن کە ئەگەر دانەمەزرێن و ئەم باڵێنەتان نەبرێتە سەر بەتمەی مانگرتنی و خۆپشاندانی و مانگرتنی هەتاوەکو بەڵێنەکەمان هیچ لایەنێک پشتگیری داواکەیەوەی کردووە هاوکارتان بووە وەڵی وەکو پشتگیری هەموو لایەنەکان پشتگیری بابەتەکەکەن ینی لەگەڵ هەر کەس کۆ ئەبینەوە ئەڵێ حەقی خۆتان و زوڵمتان لێکراوە کە تا ئێستا وەرنەگیراونێتەوە ئێمە ژەرەڵێن حەقی خۆتان زوڵمتان لێکرا بەس قسە چی تێجوانە بەڵام ئەوە ئێمە بەرنامەیەکمان بۆ سازکردون ڕاست بە هیوای ئەوەی کە ئەم داواکاریان بگاتە لای لایەنی دەسەڵاتدار مەبەستەکەی من ئەو بوو کە هیچ لایەنێک ئامادەی تێدا بۆ کە هاوکاریتان بکات واللهی دوێنێ سەردانی نووسنگەی سلێمانی پەرلەمانی کوردستانمان کرد لەوێ زۆر ئەندام پەرلەمانی لێبوو کە پشتگیریان کردین و لەگەڵ پێکێنانی حکوومەت و مەبەستم پشتگیری هەبستمەوەیە کە هاوکاریتان بکەن لەگەڵتانە بن داواکانتان بگەێنە سەر وتر کێشێکی ئێمە بەس لە ئیمزایەکی کاک نێچیروان بارزانی کەم بوو ئێستا کە ینی هەموو شتێکی تەواو بۆ کراوە لە خولی پێشی پەرلەمانیشدا ئێوە هەر ئەم هەوڵەتان یاوە ڕۆشنەتە لای پەرلەمانتاران ئایا هیچ پەرلەمانتارێکە بۆ کە لە خولی پێشوە هاوکاری ئەوەی کردی بێت بەدەم داواکەتانەوە هاتبێت تەنها خۆپشاندان 26 خۆپشاندان کراوە بێجگە لە سەردانی کەسایەتەکانی سلێمانی و 26 خۆپشاندانی دانەمەزراوەکان بڵێ زۆر باشە کاک بڕوە لیژنەی پەروەردە و لیژنەکانی تری پەرلەمان یا فراکسۆن یا حیزبەکانی نێو پەرلەمان ڕێکخراوەکان چیان کردووە بۆ ئەوەی کە داواکاری ئەوە بگەنە سەروتر تەنها پشتیوانیە و تەنها پشتگیریە و تەنها کۆمەڵک نووسراوە وەکو پشتیوانی حەقیقی هیچ لایەنێک هیچ ڕێکخراوێک هیچ کەسێک پشتیوانیەکی حەقیقی ئەم بابەتە نەبووە بەڕاستی زۆر باشە من لێرەوە داوا لە هاوکاران دەکەن ئەندامێکی لیژنەی پەروەردە و فێرکردنی پەرلەمانمان بۆ وەرگن لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە تا چەند پرسیارێکی ڕاستەیە بکەن و گوێ لە سەرنج و ڕەخنەی ئەم خۆشەویستانەش بگرن. کاک بڕوا تا ئەو پەیوەندیەمان بۆ وەرەگیرێ وەڵامی ئەو پرسیارم بدەرەوە لیژنەکانی پەروەردە یا هەموو لیژنەکانی تری نێو پەرلەمان سەرۆکی فراکسیۆنەکان بەگشتی چیان کردووە بۆ گەیاندنی کێشە و داوایەوە فراکسیۆنەکان بە عام وەکو پشتیوانیان کردووە بەڵام وەکو کار
وەکو ئیشیان لەسەر نەکردووە. قەرار وایە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە بکرێ کاری لەسەر بکرێ بەجددی ئەم کارانە بکرێ. ئێمە داوا لە پەرلەمانی کوردستانەکەین، داوا لە سەرجەم ئەندام پەرلەمانەکان، چونکە دانە بەدانەیان ئەبێت لەگەڵ دەنگدەری خۆیانە ڕاستگۆ بن و دەگوێ لە داوا و داواکاری خوێنکاران بگرن بە تایبەتی یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان و لە ناویشانە یەکەمەکانی 2015 بۆ 16 کە ماوەی 3 ساڵە چاوەڕێیەکەین داوایان لێ یەکەین کە بەجددی ئەم کەیسەی ئێمە ببرێتە لایەنی جێبەجێکار و پەرلەمانی کوردستان چاودێریەکی وردی ئەم کەیسە بکات. ئێوە کە ئەو ساڵە بوونە دەرچووی 2015-2016 پێش ئێوە 2013-14 یان بۆن 14-15 ئەوانیش کەڵەکەک بوون یان هەمویان تاین بوو بوون کە ئێوە بۆنە دەرچوون. بەڵێ یەکەمەکانی 2013 بۆ 14 و یەکەمەکانی 2014 بۆ 15 13 بۆ 14 ماوەی ساڵێک چاوەڕێیان کرد و 14 بۆ 15 ماوەی 2 ساڵ چاوەڕێیان کرد و ئێمە ژوە بۆ 3 ساڵە چێ یعنی لە 2013 ئەم تایناتە ڕای لە 2013 عرقەلەی تێکەوتووە کێشەی تێکەوتووە بە بیانوی ئەو قەیرانانەی کە دروست بوون. کەواتە ئێوە یەکەم وەجبە نین کە دانەمەزرابن، پێشەوە دوو وەجبەش دانەمەزرا وایە دامەزران ئەوان ڕژیانی بۆ ئیشی ڕۆژانتان چی هەریەک لە کاژاوخان و کاک بڕوە مەبەستمەوە بەو نیەتەوە دەرچوون و پلەی یەکەم تا بەدەستێناوە کە یەکسەر دەست بکەنەوە بە دەوامی خۆتان و ژیانی ئاسایی خۆتان بە موچەیەکی باشی شەرافەتمەندانەوە بەڕێ بکەن. لە ئێستادا چیەکەن؟ کاک بڕوا ببرێت پێش وەڵامدانی پرسیارەکەت تۆ چ بەشێکە تاوا کردو؟ بەشی ژمێرایی تاوا کردووە، سێمی بەشی ژمێرایی بووم کۆنمری هەر 4 ساڵی خوێندنم 90.5. ئێستا چیەکەی جەنابەت؟ ئێستا خەریکی هەمومان بە عام یەکەمەکان خەریکی کۆمەڵەکارن کە لەگەڵ اختصاصی خۆیانە ناگونجێ لەگەڵ کاری خۆیانە ناگونجێ و من ئەوەش بڵێم کە یەکەمەکان هەلی کاریان دەست کەوتووە بە موچەی باش بە کاری باش بەڵام عقد بووە گرێبەست بووە. یعنی من خەونم ئەوە بووە کە زانکۆ تەواوەکان پلەی یەکەم دووەم سێم بەدەست بێنم دواتر وەرگیرم و بچم ماستەر و بخوێنم. یعنی ئێستا ڕوون نییە حکوومەت کاتێک دیاری ناکە کە یەکەمەکان دامەزرێنێ. یعنی بەڕاستی هەموو یەکەمەکان چەندەها شتیان لە دەست شۆ بە بۆنەی ئەوەی کە یەکەم و دووەم و سێم بوون. یعنی چکە لەوەی کە داژنە مەزراوی زەرریشی لیاوی. من لە ئێستا خەریکی کاری سەمەخانە. ئەخوا لەش ساز ئینشاڵڵا. ئەی کاژاخان تۆ کاتەکانی ژیان ڕۆژان بە چێوە سەرەبەی؟ وەڵی من پێشتر ئیشم هەبوو بەڵام ئێستا ئیشم نییە و هەر لە ماڵە. ئەی چێوازم پشتت لە ئیشەکە کردە بۆی بە تەمای لە کابینی یەکسەر تاین بی. ناگری هەموو ڕۆژە ئیجازە وەرگرتن. ئومێدتان بە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە جود ئامۆزایەگەی بن بەڕێوە و بەڵێنەکانی پێشتر جێبەجێ بکەن؟ ئێمە هەمیشە ئەبێ ئومێدمان هەبێ نابێ ڕەشبین دایما ئەبێ ئومێدمان هەبێ و بە ئومێدی شەوانە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم ئەڕوانین بەوەی کە پەرلەمانی کوردستان پشتگیری داواکانمان بکە کاری جددی لەسەر بکە و لە ئەنجومەنی وەزیرانیش کاری جددی لەسەر بکرێت و پەرلەمان بتوانێت چاودێریەکی وردی حکوومەتی هەرێم بکات و داوام لە پەرلەمان هەیە لەم خولە بتوانرێت دانەمەزرانی یەکەمەکان ینی بکرێ بە یاسایەک بە یاسا لە پەرلەمانی کوردستانەوە دەربچۆنێکە یەکەم دووەم سێم دامەزرێن و یەکەمەکانی تر تووشی ئەم کێشە و گیرروگرفتن نەبن کە خوێندنیان نامێنێت خوێندن لە وڵاتە سفر بۆ وڵاتە پێدوانیە مای ئەم چەند ساڵەکەم خوێندکارەیەکەمانە دانەمەزراون کەم تەرخەمی حکوومەتە ئەم کەم تەرخەمی حکوومەت بۆچی گەڕێنیتەوە؟ بەتەکید کەم تەرخەمی حکوومەتە ئیتر خۆ هۆکارەکان بە قسەی خۆیان زۆرن بەڵامیتر هیچی قەنەعەت پێکەر نییە. ئەواتە توانین بڵێن زانکۆ پەیمانگاکان واتە بەرەمێنانی بەتاڵ بەڕاستی بێ ماڵەن بارگرانین لەسەر حکوومەت. ینی 1369 کەس بارگرانی بێت ئەی ئەو هەموو موچەخۆری کە بەبێ دەوام موچە وەرەگرن ئەی ئەو هەموو گەندەڵی تر کە ئەکرێ ینی نازانم ئەگەر 1369 کەس کە بە حەقی خۆیان بچنە جەیەک ئەوە بارگرانی بە حکوومەت. ینی من بە لێرە بە وەزیری خوێندنی باڵاڵم بەڕێز وەزیری خوێندنی باڵا یەکەم و دووەم و سێمەکان پێت خۆش کچەکانمان ببن بە ئافرەتی ماڵەوە کوڕەکانمان بڕۆن کرێکاری بکەن لەگەڵ ڕێزم کرێکاری ئەو پەڕی شانازیە بەڵام خۆشە لە اختصاص خوێندکارێک چەند ساڵ کە ڕەنجەیە هەوڵەیە ئەخوێنێت بۆ ڕەنجەیە کە سبەی دوزبەی دابمەزرێ ئیشێکی ئیسراحەت بکە بۆ خۆی بەرهەمەکەی بخوات نەک دەواکە ئیشەکەی لەگەڵ شەهادەکەیان نەگونجێت.
کاژاخان کۆتا قسەی جەنابەت چیە لەبارەی دانەمەزراندنتانەوە؟ من لێرەوە داوا لە هەموو ئەندام پەرلەمانەکانی خوێندنی باڵاکەم لە ناو هەموو فراکسیۆنەکانە کە پشتگیری بابەتەکەی ئێمە بکەن چونکە زۆر باشە کاژاوخان چەندە ئێمە پێشتر داوای پەیوەندیەکی تەلەفۆنیمان کرد شکوریە شێخانی ئەندامی پێشووی لیژنەی پەروەردە و فێرکردنی پەرلەمانی کوردستانمان لەگەڵ لەسەر هێڵی تەلەفۆن شکوریە خانم سڵاوی خوارد لێ بێسپاس بۆ ئەو دەرفەتەی کە بێمەت بەخشی کە گوێ لە بەشێ لە داوا و کێشەی دەرنەچوانی یەکەمی زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان بگریت. سڵاو لە ئێوە لە سەرجەم بیسەران و بینەرانی پێم. ئێستا دوو لە دەرچوانی زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2015-2016 لە ستۆدیۆی بەرنامەی پەیامی ڕۆژ میوانن بۆ قسەکردن لەسەر ئەو بەڵێن و بڕیارانەی کە تا ئێستا حکوومەت هەردەستا و دەست پێکا هەردوایەخە لە تەعین نەبوونیان جەنابەت تا چەند ئاگاداری ئەو کێشە و گیر و گرفتەیانی؟ بەڵێ لەسەرەتا سڵاو بوو لە هەمیان لە هەموو یەکەمەکانی سەرزانکۆ پەیمانگەکان لە ڕاستیدا ئێمە زۆر نیگەرانین کە تا ئێستا دۆسێکی ئەوان یەکلانە بوو تۆ دانەمەزراون ئێمە ئەمە بەستەمێکی گەورە دەزانین و ئێمە لە 4 ساڵی ڕابردوو لە هەولی بەردەوام دابووینە توانیمان بە پشتیوانی خوای گەورە 2013 و 14 و 15 دابمەزرێنین بە دوای هەولێکی زۆر بەڵام بەداخەوە 2015 و 16 تا ئێستا دەستیان پێدەکرێت و بە کۆمەڵی بیانۆ دانەمەزرێنراون. دیارە ئەمەش کۆمەڵی بیانۆیەوە ئیلا ئەگەر نەعەدەدەکە ئەوەندە زۆر نییە کە برێ دانەمەزرابن. ئێمە کۆمەڵێشتمان بۆ کردن لەلایەکەوە چەند زار کتابمان بۆ ئەنجومەنی وەزیران بەرز کردەوە خۆمان ڕاستەخۆ قسەمان لەگەر کردن وە لە هەمان کاتە قسەمان لەگەر وەزیری دارایی کردووە هەموو ئەو کاتە بەڵێنیاندا کە قەیرانی دارایی نەمینێ و ئەوانیش دابمەزرێنرێن ئەوە چەند زاری قسەمان لەگەر وەزارەتی خوێنی باڵا بە تایبەتی لەگەر خودی وەزیر کرد ئەویش وتی ئێمە هیچ کەم تەرخەمیمان نییە و کتابمان بەرز کردوتەوە ناوەکانمان لەمان هەرچی پێی زۆر کردومانە وە لە لای شتریشەوە ئێمە وتمان بۆ ئەوی ئەمە دووبارە نەبێت هەموو ساڵێ بۆ دەرچوانی 2017 و 2019 زۆر باشە شکوریە خان ببوورە ئەو یاسایی کە لە حکوومەتی ناوەند لە پەرلەمانی عێراقەوە دەرچوو هێنامان بۆ واژوی پێویستمان بۆ کۆ کردەوە بۆی ئینفاز بکرێ بەڵام بەداخەوە لەبەر یاسایەکە درەنگ دەرچوو بوو کە مانجی حەوت بوو من واژوشم بۆ کۆ کردەوە بە داوای ئینفازم کرد بەڵام هیچ دانیشتێکی پەرلەمان نەکرا بۆیە نەخرا بەرنامەی کار من لە ڕێگای کەناڵی پەیامەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بە تایبەتی کابینەی نوێ کە بە زووترین کاتواژوو لەسەر دامەزراندنی سێکەمەکانی 2000 خاتوشکوریە ئەم کابینەی کە جەنابەت لێرەوە داوای لێەکەی توانای دامەزراندنی ئەم هەموو ڕێژەی هەیە کە هیچ 4 ساڵی پێکەوە کەڵەکە کردووە مانای بەرەو پاشچوونی پرۆسی خوێندنە و دانەمەزراندنیان بەڕاستی ناومێدکردنی سەرجەم خوێندکارانە لە هەموو قۆناغەکانی خاتوشکوریە ببوورە ئەگەر سەرەتاییەوە تا قۆناغی چاری کۆلێژ خاتوشکوریە ببوورە ئەگەر ڕێژەیەکت لەلا بێت ئابارێکی دروستە لا بێ ڕێژەی ئەو خوێندکاران یەکەمانی کە تا ئێستا دانەمەزراون ڕێژەیان چەندە؟ والله ئەنجومەنی وەزیران دەڵێ ئەوەی 2015 و 16 17 نزیکەی زیاتر لە 5000 خوێندکارە بەڵام من پێم وایە 5000 خوێندکار نابێت چونکە هیچ ساڵێک لە 1200 پێپەر بەڵام دیارە هەندێکی تر تێکەڵ کراوە وەکو بەشە هەندێ بەشی تر هەن وەکو بەشە پزیشکیەکان کە هەندێکیان تا ئێستا دانەمەزراون ئەوانشیان لەگەر تێکەڵ کردووە جا من بەڕاستی زۆر بەلامەوە سەیرە چۆن دەبێت 2015 و 16 بەراورد بکرێت لەگەر 2018 و 19 بەبێ ئەولەویەت بۆ ئەمانە بێ پاشانیش بەڕاستی ئەوانیش مافێکی سەرەتایی و سروشتی خۆیان لە دوای زۆر باشە خاتوشکوریە قەیرانی دارایی و ئێستا قەیرانی دارایی نەمایە جگە لەوەش بوجە لە حکوومەتی ناوەندێ نەوت دەفرۆشرێ هیچ کێشەیەکمان نەماوە نازەم دواخستنی ئەمانە دامەزراندنی ئەمانە هیچ مانایەک ناگەێنێ جگە لە بەڕاستی پێشێلکردنی ماز نەبێت. بەڵێ ئەم دوو خوێندکاری کە لێرە ئامادەن ئاماژە بەوە دەکەن کە بیانووی لایەنە پەیوەندیدارەکان وەزارەت حکومەت ئەوەیە کە نرخی نەوت دابەزیوە پەیوەندی سیاسیەکانی نێوان بەغدا و هەرێم تێک چوون و قەیرانی دارایی و شەڕی داعش ئەو بیانوانش بە ئێوە دووتراوەکو لیژنەی پەروەردە و فێرکردنی پەرلەمان بڵێ ئەو بیانوانە من پێم وایە ئەو بیانوانە
ینی ئێستا کاتی ئەو بیانوانە نەما چونکە نەما ئەو بیانوانە لە واقع نەمایە ئێستا حکوومەتی ناوەند بودجەی موچە خۆران بەنێرێ بودجە دەنێرێ ساڵانە 10 میلیارد دلار تەسبیت کرا 10 میلیارد دلار دەنێرێ کوا قەیران کا شەڕی داعش نظام ئەو بیانوانە تاکەی یعنی خات و شکریە ببوورە پێت وایە کە ئەم خولەی پەرلەمان بتوانێت هیچ کارێک بۆم خوێندکارانە بکات؟ پێت وایە کە ئەم خولەی پەرلەمان یا کابینەی نوێی حکوومەت بتوانێت کە هیچ کارێک بۆم خوێندکارێکەمانە بکات و دایان بمەزرێنن؟ لەبەر کابینەی نوێ هێشتا دارەمەزرایە من هیوادارم کابینەی نوێ بە جۆش و خۆش و هیوایەکی زۆر بداتە سێکەمەکان و سەرجەم هاوڵاتیان بە سیستەم و بە شێوازێکی نوێ کار بکرێت و گۆڕانکاریی زۆر بەرپا بێ و ئەو هیوا و ئاواتانێک کە هاوڵاتیان هەیەە لە سەرجەم بوارکە بارەکانی ژیان جێبەجێ بکرێەوە جێ لە هاوڵاتیان بگیری ماسی هاوڵاتیان زیاتر لەمە پێشێن نەکرێت. زۆر سپاس بە بەڕێز شکریە شێخانی ئەندامی پێشووی پەروەردە و فێرکردنی پەرلەمانی کوردستان لەسەر لیستی کۆمەڵی ئیسلامی کە لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە لەگەڵ مامووی زۆر سپاس بۆ بەڕێزتان. زۆر سپاس بۆ ئێوەی عزیز و خۆشەویستیش خات و کاژا و شەها بوو بەڕێز کاک بڕوان مۆفەق زۆر بەخێر بێن سپاس بە ئامادەمەوە ئومێدیەوە ئینشەڵڵا تاین ببن و دابمەزرێن ببنە کەسێکی باش بۆ کۆمەڵگەی کوردی. زۆر بەخێر ئازان و خۆشەویستانم ئاشناتانەکەین بە زانیاریەک لەبارەی باڵندەی واقواقەوە. باڵندەی واقواق بە یەکێک لە باڵندە پڕفێڵ و فێڵبازەکان دادەنرێ و بە باڵندەی ئێستێغلالکار ناوی دەرکردووە. ئەگەر هاوکارانم یارمەتی دەرمان بن بۆ گواستنەوەی وێنەی واقواق تا زانیاریەکان ئەوەی کە ئێستا لە نێو ئەو هێلانێدا نیشتووە لەسەر کۆمەڵی هێلکە باڵندەی واقواق نییە. بەڵام ئەو بێچوەی کە لە نێو هێلکەکەدا دەتروکێ و پێش ئەوانی دیکە هاتوۆتە دەرەوە بریتە لە باڵندە و بێچووی واقواق. ئەو دایکە ئێستا لە هەوڵی پەروەردەکردنی بێچووی واقواقدایە نەک بێچوەکانی خۆیان. باڵندەی واقواق هێندە فێڵبازە خۆی تااقەتی بەخێوکردن و لەسەر هێلکە کڕکەوتنی هێلکەکانی خۆی نییە بۆیە لەر هێلانەیەک هێلکەیەکی خۆی بەجێ دەهێڵێت و دایکەکەی خاوەن ماڵ ناچارەکە لەسەر هێلکەکان کڕ بکەوێت. بێچووی واقواقەکە زووتر لە هێلکە دەتروکێت و دێتە دەرەوە و ئەوە تا هێندە فێڵزانە وەکو دایکەکەی هەوڵ دەدا هێلکەی خانە خوێکە خاوەن ماڵەکە لە هێلانەکە بخاتە خوارەوە و تەنها خۆی ببێتە ئاغا و گەورەی نێو هێلانەکە. ئەوە تا بە پاکو بێگەردی بۆ خوا بە باڵە بێتوکەکانی هەوڵێکی بێوچانەدا تا هەر سێ هێلکەی ئەو باڵندەی کە لەسەر ئەو قامیشە دنیشتووە بخاتە خوارەوە و تەنها خۆی خۆراک و مەعیشەتی ڕۆژانەی ئەو دایکە بۆ خۆی کۆ بکاتەوە. ئەوە هێلکەیەکی خستە خوارەوە و ئێستا هەوڵی بەردەوامیشەدا تا دوو هێلکەکەی دیکە دەخاتە خوارەوە بە پشتی و بە باڵەکانی. باڵندەی واقواق خۆی وەک پێشتر ئاماژەمان پێکرد تااقەتی ئەوەی نییە لەسەر هێلکەکانی کڕ بکەوێ بۆیە هەر هێلکەیەکی دەخاتە نێو هێلانەی باڵندەیەکی دیکەوە ئەم باڵندەیە لەسەر هێلکەکان کرد دەکەوێ ئەوە هەرسی هێلکەکەی خستە خوارەوە. ئێستا ئەم دایکە و باوکەی ئەم هێلانەیە کە هیچ بێچوویەکی خۆیان بۆ نەماوەتەوە ڕەنج بە خەسار بوون ناچارن تەنها باڵندەی واقواق پەروەردە بکەن و گەورەی بکەن و سەرنجامیش هیچ هەست و سۆزێکی دایکان و باوکان لە نێوانیان ئەگە سەیریش بکەن بێچووی واقواقەکە ڕەنگێکی ڕەشی تێر و تێکەڵ بە سپی هەیە ئەوانی تریش ڕەنگێکی خۆڵەمێشی و ڕەنگێکی خۆڵەمێشی و زەربایان هەیە. وردە وردە بەچکەی واقواق بەچکەی میوانی نێو هێلانەکە گەورە بوو. پاک و بێگەردی بۆ خوا هیچی لە دایکە و باوکەکە ناچێت چونکە ئەوە هێلکەی خۆیان نەبوو پەروەردەیان کرد بەڵکو هێلکەی تەیری واقواقە کە بە باڵندەی فێڵباز و ئێستێغلالکەری ژیانی باڵندەکانی تر بەناوبانگە. ئەمەی کە دەیبینن بێچوە واقواقەکە بوو کە لەلایەن دایک و باوکێکی دیکەوە پەروەردە کرا و ڕەنجی ئەوانی دیکەی بە خەساردا. ئەوە دایکەکەیە کە سەیری ئەو بێچوەکە دەکا هیچی لە خۆی ناچێ بەڵام هەر لە هەوڵی پەروەردەکردن و بەخێوکردنیشیدایە. پاک و بێگەردی بۆ خوای گەورە لەسەر تەواوی دروستکراوەکانی ئەوەش زانیاریەک بوو لەسەر باڵندەی واقواق کە بە باڵندەی فێڵباز و ئێستێغلالکار بەناوبانگە.
خۆشەویستان دوێنێ لە کاتی ڕاگەاندنی ئەنجامی تاقیکردنەوەکانی پۆلی نۆی بنەڕەتی و 12 ئامادەیی دیمەنێکی زۆر قێزەون و ناشرین بینرا کە شەمشەمە کوێرەکانی عەلمانیەت ئەوانەی چاویان بە بەهاجوانەکان بە جلوبەرگی ئیسلامی هەڵنایە لە هەرێمی کوردستان دیمەنی ئەو خوشکە لە چک بەسەر و باڵاپۆشە دەخەنە خوارەوە کە دواتر کۆمەڵێ بیانوش دەهێنەوە بەڵام بەر لەوەی بچمەنێ و باسکردنەوە مەحوی 100 ساڵ بەر لە ئێستا دەفەرمێ نقابێ لادە لەو چهرە ببینە مامەڵی مەخلوق ببینە مامەڵی مەخلوقانێکی خراپ مامەڵی مەخلوقانێک کەوا چاویان بە ئازادی و بە بەهاجوانەکانی کۆمەلگە هەڵنایەت ئەوانەی کە لەسەر شاشەکە دەیبینن دیمەنی دەرچوانی یەکەمی ئەوانن کە ئاستێکی زۆر بەرزیان تۆمار کردووە کە ئێستا یەکێک لە دەرچووەکان باڵاپۆشێکی نیقاب پۆشە دێتە سەر مەنەسەکە ئەو کوڕەش کوڕێکی پابند بە ئاین و بە ڕیشی سونەتی پێغەمبەری خواوەیە صلی الله عليه وسلم ئێستا ئەوەی کە دەیبینن وەزیری پەروەردە دانیشتووە لەگەڵ کۆمەڵێ لە لایەنە پەیوەندیدارەکان ئەو گەنجە بانگ دەکرێت کە بینێرێتە سەر مەنەسە ڕاستەخۆ دەچێتە لای ئەو ئافرەتە باڵاپۆشە و ناچار بە چوونە دواوەی دەکات ئەگەر سەرنجی باڵاشیان بدرێ ئەوانەی دواوە زۆر باڵایان ینی ئەتوانی بڵێن باڵایان لەوانەی پێشەوە کورتترە کە دوایی بیانوویە گێنرایەوە پێشەوە باڵایان کورتترە وەک لەوانەی دواوە وەک دەبینی ئەوانەی دواوە باڵایان ببوورە ڕاست ئەوانەی دواوە باڵایان بەرزترە بەڵام ئەو ئافرەتە نیقابە کە لەوانەی دواوە باڵای کەمێک کورتترە دەخرێتە دوا و ئەوانەی دواوە دەهێنرێتە پێشەوە گە سەرنجی وێنەکە بە باشی بی بەداخەوە خۆزگە هەر ئەمەش بواە بیانوویەکیان بۆ هێنایەوە یەکێک لە کاربەدەستە سێبەرەکانی حیزبی عەلمانی لە کوردستان لە پۆستێکی فەیسبوک داماژە بەوە دەکات من ینی وەرە مامۆستای قوتابیەکی لەو شێوەیە بی ینی بە جۆرێ لە جۆرەکان بە شەرمەوە باسی ئەوە دەکات کە نابێت لە سیستەمی پەروەردەی وڵاتێکدا ئەمانە هەبن کە ئەمانە بە هۆکاری دواکەوتویی کۆمەڵگەت دابێت بەڵام ئەلحەمدوللیلا ئەمانە بۆ هەموو شتەکان هەر هەمیشە لنگەفرتێ و بڕووبیانویان هەیە کاتێکە لە پێشانگای نێودەوڵەتی کتێبە ئیسلامیەکان دەبنە پڕخوێنەرترین کتێبی نێوپێشانگا ئەمان هەر لنگەفرتێ و وەکوڵێ پەلەقاژەیانە ئەوەی کە دەیبینن وەزیری پەروەردە دەستی لەژێر چەناکەی داناوە و لە خەفەتێکی قوڵدایە یەکێک لە کاربەدەستەکان یەکێک لەوانەی خۆی بانگەکە لە ژێر دەستەکانی خۆی ئیعازێکی دەداتێ ئامۆژگاریەکی دەکات تا بزانین ئێستا گەر تەسویرەکە بەردێ بچینە سەر بزانین دەینێرێ بۆ ئەوەی کەوا پەیامی وەزیری پەروەردە کە لە کاتێکا وەزیری ئەو قافیشە دەنێرێت تا ئەو ئافرەتە باڵاپۆشە بنێرێتە دواوە و چونکە بەلای ئەوانەوە نەنگی و شەرمە کە ئافرەتێکی باڵاپۆش لە ڕیزی پێشەوە بێ و خەڵکیش بەو شێوەیە سەیری بکەن بەڵێ بەداخەوە یەکێکە لە دیاردە زۆر ناشرینەکان بەڵام سپاس بۆ خوای گەورە لە ماوەی پێشوودا زۆربەی زۆری ساڵەکان خەڵکانی پابەندتر بە ئاینی پیرۆزی ئیسلام و بە حیجاب و جلوبەرگی شەرعیەوە بوونەتە یەکەمی ئاستی هەرێمی کوردستان و ئەو شیعرەی فایق بێکەسیان بە درۆ خستەوە کە 100 ساڵ بەر لە ئێستا دەڵێ مەڵێ من کچم تۆش وەکو منی محتاجی علم و فەن و خوێندنی هەستە تێکۆشە تا خوێنت گەرمە سەرپۆش فڕێدە چوادەی شەرمە سەرپۆش مای شەرم و نەنگینیە بەڵکو هۆکاری پاراستنی بەها و شکۆ و حرمەت و ڕێزی کەسایەتی موسڵمان و کۆمەڵگەکەشە و بۆ وەزیری پەروەردە و تەواوی ئەوانەش کە چاویان بە لەچک و بە حیجابی ئیسلامی هەڵنایە دەڵێن ئەوانەی کە گێچەڵی سێکسی و ڕوبەڕووی ئیهانە و قسە دەبنەوە لە وڵاتانی ئەوروپا لە 176یان ئەوانن کە جلوبەرگێکی ناپۆشتە و ناشەرعیان لەبەردایە و ڕێژەی ئەوانەی کە جلوبەرگێکی شەرعی و باڵاپۆشیان لەبەردایە و ڕوبەڕووی ئەو جۆر لە گێچەڵ و قسەکردانە دەبنەوە لە 1.6 خۆشەویستان بۆ قسەکردن لەسەر ئەو بڕگەی کە بینیتان میوانداری وە کاردانەوەی موسڵمان کە دوێنێ تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پڕ بوو لە پشتگیریکردن لە خاتوو زەینەبی باڵاپۆش
و قسەکردن لەسەر بەها و بایەخی باڵاپۆشی و ئایا باڵاپۆشی هیچ پەیوەندیەکی بە وەرگرتنی زانستەوە هەیە ئەو قسەی کە دەگوترێ حیجاب دەبێتە هۆکاری داپۆشینی خانەکانی پێست و مێشک. میوانداری زۆر بەڕێز مامۆستا یوسف حسێن بانخوازی ئیسلامیمان کردو. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونی. دەستان خۆش بێ و سەربەرزی خۆی گەورم. ئەوەی کە لەو دیمەنەدا بینیتان چه سەرنج و قسەیەکە دەیە یا کاردانەوەکان چۆن هەڵە سەنگێنن؟ دەستان خۆش بێ هینەوە بە حەقات ئینسان هەر لە خۆیەوە خەفە دەخوا نامرتاحە شخصێک توانی بێتی بە حیجابەوە ئەو ئاستە بێنێ ئەو دەسەڵە دارانەی کە وڵات بەڕێوە بن ئەوە تەعاملێ لەگەڵا بکەن. قورسە زۆر قورسە بۆ ئینسانی ئیماندار. من لە خەفەتا غوربەتم هەستاوە وەڕاستی. ئەم وڵاتەمان گیرۆدەی زۆر مشکلە بووە. کوردەواریەڵێ دەمی بە شیر سوتاوە فوو لە دۆکە. ئەم وڵاتەمان غەرق بووە لە فەسادی ئیداری فەسادی ئەخلاقی غەرق بووە لە هەموو فەوتانی هەموو بەهاکان. کەسێک ئەوێ بەهای شخصێتی خۆی بەهای کوردەواری خۆی بەهای دینی خۆی بپارێزێ و ببێت تۆ قبوڵی ناکەیت. کورد وەرە یا ئەوە تا وەرە سەر موجتەمەع و ئاداب و ڕەوشتی کۆمەلگای خۆت یا وەرە سەر دینەکەت. ئێمە کوردەواریەڵێ ئێمە وەکو قەلەڕەشمان هات و قەلەڕەش زۆر ناشرینەوە لە هەموو تێرەکان ناشرینترە ڕەو معلوماتە. قەلەڕەش ئەڵێن ویسوێتی لاسایی پۆڕ کاتەوە. من پۆڕم نەبینم بەس پۆڕ ئەڵێن زۆر جوانە ڕوات شخصێکی زۆر جوانی هەیە ڕوات. قەلەڕەش ویسوێتی لاسایی پۆڕ کاتەوە زۆر هەوڵی داوە بەڵام نەیتوانی و لاسایی پۆڕ کاتەوە. دوایی دوێت ئێسمە سەر ڕەوشتەکەی خۆم بەشکم لەسەر شێوازەکەی خۆم بڕۆم شێوازەکەی خۆشی لێ بێت تا گەڵاو گەڵەڕەوە. ئەم کۆمەڵگایی ئێمە ئەیانوێ لاسایی ئەوروپا بکەنەوە بابە وەرنوکۆ ئەوروپا تەعاملکەن هیچی ترمان ناوێکۆ ئەوروپا تەعاملکەن. ئەوروپا کوا لەکوێ هەیە کابرا بەلای و طبیعیە هەرچی لە بەرابێت. ئەوستا هەیە هەوڵ درێژتە جوانەکانیان بێن داهێنانەکانیان بێن. من پێ دەڵم کاکە من شتە جوان و ناشرینەکانیشی پێ بێنم. سەیری ئاستی زانکۆکانمان کە زۆر زۆر داوا لەم وڵاتی خۆمانەکەم داواکەم لە کۆمەلگای ئێمە ئاوا بێ. دوێنێ وەزیری پەروەردە یەکێ لە ژێردەستەکانی بانگ دەکات بۆ ئەوەی ئەم خۆری ئیسلامە وەکۆڵێ بەڵام کاردانەوەکان ئەبینین بە هەزارەها پەیج و ئەکاونت لە فەیسبووکە ڤیدیۆکەیان هێناوە بە شانازیەواتە ئەم ویستی کەسێ بداشارێ بەڵام ملیۆنەها کەس بینیان. خی گەورەش یوریدونە لیوطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون. دەست خۆش بێ دینی ئیسلام حتا ئێمە کە موسڵمانین و ئەمانوێ کار بۆ دینکەین باوا نەزانین ئەمانوێت دین بەرزکەنەوە یاخود بمانەوێت دین ئاستی بەرزکەنەوە. دین دینی خوایە دینی خوا خۆی بەرزیەخاتەوە. حتا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام سوێن بەخوا ئەبێ فەرمان بکەن بە چاکە و ڕێگری بکەن لە خراپە. ئەگەر وان نەکەن خوای گەورە ئێوە لە ناوە بە کۆمەڵە خەڵکی تر ئەهێنێت کە فەرمان بکەن بە چاکە و ڕێگری بکەن لە خراپە. ئەم دینە هەر سەرەکەوێت جاوکو پێغەمبەری خوا فەرمی یا بە عیزی عەزیز یا بە دیلی دەلیل یا ئەبێ عەزیز ئەو خەڵکانی کە بە دین عەزیزن عەزیزە بن یا ئەو خەڵکە گودەڵ و بودەڵ و بێڕێزانە خوان بێڕێزە بن بەهۆی ئەوەی ئەوەیە سا کێ بێڕێز بوو لەمەیە. بەڕاستی ئەڵێ من ئەو شخصی کە پێوترێ وەزیری پەروەردە و پێوترێ وەزیری ئەوقاف ئەو بێڕێز بوو. وەرە سیر کە بدانە جناب دەفەرمی کاردانەوەکان چی بووە چۆن ئەو خەڵکە هەر هەمووی لەگەڵ ئەو خۆشکەمانایە ئەم شخصە بێڕێز و بێ شخصیە دەکات. بۆیە من پێ دەڵم ینی ئەم دینی خوایە ناتوانن بەری پێ بچیرێ ئەکرێت ڕابوەسێنرێ ئەکرێت تەخیر بکرێت کە ئێستا بەرنامەکە هەمووی ئەوەیە هەموو یعنی حتا من گوێم لە یەک دوو بەرنامە بوو یعنی حتا ئەو بەرنامەی کە ئێستا هەیە ئەیانوێ موامرە دروستکەن ئەیانوێ شەڕ دروستکەن ئەیانوێ کێشە لەم کۆمەلگا و مجتەمەعا دروستکەن ئەیانوێ شەڕی ئەوسا بەهاڵنە شەڕێکی زۆر گەورەوە بەس بەرگرتنە بەوەی کە ئەم دینە نەیاتەوە پێشەوەکە پێشیان ناکرێ ئەویان پێ ناکرێ بەڕاستی. زۆر باشە مامۆستا زۆر بە کورتی بەڕێزت ڕێنمایی چیە بۆ خوێندکاران بە تایبەت بۆ خوێندکارە باڵاپۆشەکانمان؟ وەڵام من دەستخۆشیان یەکەم دڵنیابن ئەمە مەمنون دەبێت سواسی خوا بکەن کە خوا ئەو فەزڵەی لەگەڵا کردوون کە توانیوانە دیندار بن کە توانیوانە ئا بەم شێوازە بەهای خۆیان پارێزن
بەڕاستی ئەبێ ئێوە دەستخۆشی لە خۆشتان و لەو خەڵکەشکن لە ئایلەشتان بکەن کە توانیان ئاوا پەروەردەتان بکەن. من پیاڵم بەردەوام بن، هەوڵ بدەن، علم و زانیاری وەکو جەنابی کاگرگاز وتی سەر پۆش فرێدە سوادەی شەرمە نەخێر بەعەکسەوە من پێ دەڵم ئافرەت وایان لێ کردووە کە لەگەڵ ڕێزمە ئەوانەی کە پێشیان وترێ پاراستنی مافی ئافرەت بەس ئەیانوێ نووسەتی ئافرەت دەرخەن، یعنی ئافرەت بوونی ئافرەت دەرخەن، بەس نەخێر کە ئافرەت باڵاپۆش بوو ئەتوانێت بچێتە هەموو کۆمەلگایەکەوە، ئەتوانێت بچێت هەموو شوێنە ئافرەت بوونی خۆی دەرنەخستووە. نەخێر منیش ئینسانم، نا ئەو هەیتانەی کە خەڵک تەماعەمتیەکە دامپۆشیوە بە شێوازێک وەکو پیا و مامەڵاکەم ئافرەتی حیجاب وەکو پیاوەتوانە مامەڵە بکە، نەک ئافرەتێک کە ئافرەتێک کە هەچی هەیئەت و سوورەتی خۆی هەیە، هەچی جوانی خۆی دەرخستۆ بۆ پیا و لە جیاتی گوێ لە قسەکانی بگرێت قسەکانی باش بێ سەرنج ڕاکێشە بۆ هەیئەت و سوورەتی کە ئەو کرد. بەڵێ مامۆستایان زۆر سوپاس بۆ ئامادەبوون کە لەسەر تەوەرەی بەرنامەکەمان من یەک قسەی تر هەیە بەڕاستی حەزەکەم بیکەم، ئەویش ئەوەیە داوام وایە لە دەسەڵاتداران دز و جەردە و خائین و فێڵبازەکان بخەنە ناو سجنەوە بیان خەنە کونجێکەوە کە خەڵک نیان بینێ، نەک حیجابەکان و ئیمانداران، چونکە ئەوانە بەها و شخصێتی کۆمەلگایان پاراستووە، نەک ئەمانەی کە دزی و جەردە و خیانەت و فێڵبازی و کوشتە نەکەن کە ئێستا بەدەرەوەن و ئەو خەڵکەش ئاوا بێ بچێتە پشتی ئەو خەڵکە خراپ و ناجۆرانەوە جۆرێک کە بە هیچ شێوەیەک دیاریش نەبێ وەک لە ڤیدیۆکە شابینی. یعنی سوبحان الله بەڕاستی من نییە دڵی هەژارم، ینی ئێستاش غوربەتم بوو. بێگومان خۆری ئیسلام هەمیشە لە پرشنگ و لە تیشکدانەوەی خۆیەتی و ئەوەی کە لێ ئەترسن و بەرەوابوونە چن شەمشەمە کوێرەکانی ئازادی و علمانەتن لە نیمیکوسان زۆر سپاس بە بەڕێز مامۆستای یوسف حوسێن بانخوازی ئیسلامی کە زۆر بە کورتی لەسەر و دیمەنە قسەت بۆ کردین، خوای گەورە پاداشتی بەخێر. ئازانم دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێینە وەلاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالین دابەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن، باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک. تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە. کارگەی شربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان دووبارە سڵاوتان لێبێ. کوتەوەری کۆتایی بەرنامەی پەیامی ڕۆژ مەترسی باخچە و سەوزایەکانە لە بەردەم وشکبووندا بەتایبەت لە وەرزی هاویندا چی بکرێت لە پێناو سەوزێشتنەوە و وەکۆڵێک گەژێشتنەوەی باخچە و سەوزایەکانی شاری سلێمانی و باز لە بڕیارێک ئەکرێت کە گوایە
ئاودان و پرۆسی ئاودانی باخچە و سەوزایی سەرشەقامەکانی شاری سلێمانی لەلایەن دەستپێرێ بە کۆمپانیایەک و لەلایەن کۆمپانیایەکەوە جێبەجێکرێت بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز هاوژین عوسمان بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەڕێبەرایەتی باخچەکانی سلێمانیمان کردووە مامۆستاژین زۆر بەخێربێت سوپاس بە ئامادەبوونە زۆر بەخێربێت. تابان ئێمە وەک بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی پارک و باخچەیەکی زۆرمان هەیە لە ناو شاری سلێمانیە. هەندێک لە بلوارەکانمان کە پێڵەن جەزرە وەسەتی وەکو بلواری مەلیک مەحموود لەوانە بلواری تاسوجە لەوانە پارکی هەواری شار ئەمانە ساڵانە کۆمپانیا بەڕێوێ بن واتە هەموو ساڵێک عەقدەکانیان بۆ تازە کراوتەوە لەلایەن سەرۆکایەتی شارانی سلێمانیەوە بەهۆی چەند ڕۆتیناتێکەوە تاکو ئێستا دواکەوتووە بەڵام ئەوە دراوە بە کۆمپانیا خزمەتیەکەن لەم ساڵە لە مانگی یەکە کۆمپانیا بەجێی هێشت و تاکو ئێساوە مانگی شەشە مامەڵەی ڕۆتیناتەکەی دواکەوتووە کە ئەوش بۆتە هۆی زەردبوون و یاخود تێکچوونی هەندێک لە دار و گوڵەکانی بەڵام لە ئێستاە کۆمپانیا گرتوێتی ئەستۆ بە هیوادارین بچێتەوە سەر سروشتەکەی جارانی زۆر باشە کاگاژین باشە ئەرکی ئاودان و پەروەردەکردنی ئەم پارک و باخچانە ئەرکی شارەوانی نییە بۆ ئەبێ بخرێتە ئەستۆی کۆمپانیایە کە کۆمپانیا زۆر بە دڵسۆزی لەگەڵیان ناجوڵێتەوە وەکەوەی کە بەڕێزت ئاماژەی بۆ ئەەکەیت و باسی یەکەی کە بەرە وشکبوون و خراپبوون و درەختەکان بەرەو لاربوونە چون و خۆی باخچە و پارک پێویستی بەوە کە خزمەتێکی باش بکرێت ئەم درەختانە بە جوانی پەروەردە بکرێن ئەمە ئەرکی شارەوانیە نەک کۆمپانیا هۆکاری ئەمە بۆ ئەبێ بخرێتە بەردەم شارەوانی بۆ نمونە ئەیا بە کۆمپانیا بۆی کۆمپانیاکە کاری خزمەتکردن و ئاودانی بکات لە ئەتوانم بڵم لە قوەتی شارەوانیان نییە ئەو هەموو پارک و باخچە و بلوارە خزمەتکە چونکە بۆ خۆتان نەزان هەم قەیرانی دارایی هەمیش کەمی کارمەند هەمیش کەمی کارمەند یاخود کەمی ئامێرەکان ناتوانێت ساڵانام هەموو پێداویستیە دابین بکرێت بۆیە بە بڕێک پارە ئێرێ بە کۆمپانیا بۆ خزمەتکردنی ئەمە تقریبا ئەکوێتەوە سەر سەرۆکایەتی شارەوانی چۆن ئەم عەقدانە لەگەڵ کۆمپانیایەکات و چۆن ئەیان ناتێ بەڵام ئەوەی کە لەسەر ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی باخچەکان ئێمە ئەو ڕێژە زۆرەی کە هەمانە لە ساڵی 2014ەوە توان بڵم تا 2015 ینی یەک ساڵ ئێمە هیچ گرفتێکمان نەبوو بەڵام لە دوای ئەوە نەمانتوانی باخچە دروست بکەین داواکارێکی زۆری باخچەمان هەیە لەلایەن هاوڵاتیان و هەرەڵە بۆمان دروست کرد تاوان دروستکردنی باخچە تۆ پێویستت بە کارمەندی تازەیە پێویستت بە باخەوانە پێویستت بە ئامێری تازەیە پێویستت بە ئاودانە ینی تۆ ڕێژی ئاودانت زیاترە بێ ئەمانە بۆ ئێمە ناکرێت بەڕاستی تا ئێستا هیچ کارمەندێکمان بۆ زیان نەکراوە تاکو بیخینە سەر باخچێک و ناتوانین باخەوانی باخێک بگوازینەوە بۆ باخچێکی تازە ئەمە چەند گرفتێک هەیە کە ئەمانە بۆمان دروست بووە لێستادا ئەو باخچانەتان چارەسەر بۆیان هەروە چارەسەر نەبوو ماوەتەوە بگرە کاگاوژین جیاوازی هەولێر و سلێمانی لە ڕووی سەوزایی پارک و باخچەکانەوە کەوەی کە زۆربەی ژینگە دۆستان و ڕێکخراوەکان ئاماژە بۆ ئەوە ئەکەن کە جیاوازیەکی زۆر ئەکرێت لە نێوان ئەم دوو پارێزگایەدا ئایا لە ڕووی بودجەوە پارێزگای سلێمانی بودجەی بۆ دیاری کراوە بۆ بوژانەوەی باخچەکان و پارکەکان و بۆی پارێزگای سلێمانی بە سەوزی بمێنێتەوە تاقان بە تاشید بودجەی بۆ دابین ئەکرێت بەڵام مامەڵەکانی دو ئەکرێت ئێمە لە مانگی یەکەوە کتابمان بەرز کردەوە لە 26 یەکەوە کتابمان بەرز کردەوە لە ڕێی سەرۆکایەتی شارەوانیەوە بۆ گرتنی چل تەنکەر لە مانگی شەشە تاوان مانگی شەش ئێمە پێویستمان بە ئاودانە باخچەکانمان لە ناو شارە بڵاو بوونەتەوە لە ناو هەموو گەڕێکێکە هەن وەکو شارەکانی کەنین پێویستمان بە گواستنەوەی ئاوە بۆ ئەم پارک و باخچانە بەڵام لە مانگی شەشە و ئەمڕۆ 23 شەشە تاوان وەفدێکمان ڕۆی بۆ هەولێر بۆ سۆراخی ئەو مامەڵەیە لەوێ نازام ئایا کتابەکە ون بووە وەڵحاصڵ دیار نەبوو لەبەرەوە جاری کێمە کتابمان کردوتەوە بۆ ئەوەی ئەم تەنکەرانەمان بۆ بگرن بەڕاستی بودجەکەی لەلایەن وەزارەتی داراییەوە دابین کردەوە تا ئێستا وەزارەتی دارایی ئیمزای نەکردو یعنی ئەم هەموو پارک و باخچەی هەیە لەسەر مامەڵەیەک لە هەولێر پەکی کەوتووە بەڕاستی بەس لە هەولێرە و لە دووهۆکام بەڵێ بە تەشید جیاوازی ئەکرێت بۆ ئێمە وەکو باخچەکان وەکو بەڕێوەبەرایەتی باخچەکان
1500 کارمەندمان کاتۆ گاریم جیاوازیەتیە بەڕێز بۆ کەم تەرخەمی دەسەڵاتدارانی پارێزگای سلێمانی ناگەڕێنیتەوە کە ئەبێن نێڵنم جیاوازیە بکرێت لە نێوان ئەم پارێزگایەدا دوجار سەرجەم هەمومان کوردین و هەمووی هەرێمی کوردستانە. خۆی پێویستە هەوڵێک هەبێت لە سلەیمانیەوە بەرنمەیەک سیستەمێکدا بنرێ بۆ ئەوەی کە گەشتە وەرزی هاوین بە تایبەتی بۆ هەم بۆ یەکە خزمەت گوزاریەکان وەکو باخچەکان وەکو خزمەت گوزاری کە تۆ بۆ هەموو وەرزێک پلانی تایبەتی خۆتت هەبێ. ئێستا ئێمە وەکو باخچەکان پلانی خۆمان هەیە لە مانگی یەکا کتا بەرزەکەینەوە بەس کە نێتەوە دەسەڵاتی ئەمەیتیانی ئێمە ئەو نەقوتمان پەکستنی مامەڵەکان لەلایەن هەولێرەوە و ئەوەی کە ئاماژەت بەوە کرد هیچ کێشە و گیرروگرفتەکانمان بەرەو چارەسەر نەچوون کەواتە سەرنجام و مەسیری باخچە و سەوزایەکانمان لە بەردەم وەرزی هاویندا بەرەو کوێچێ. بەڕاستی ئێمە گرفتمان بۆ دروست بووە وەکو دار تا ئەم کاتە هیچ کێشەیەکمانە بەڵام چیمەنەکانمان زۆربەی زۆری زەردبوونی پێوە دیارە ئەو باخانی کە پێشتر دروستمان کردووە باخچەی مۆدرن بە سیستەم دروست بوون چیمەنی تایە چیمەنەکان ڕۆژانە پێویستیان بە دوو جار ئاودان هەیە بەڵام تاکو ئێسا ئێمە ئەوە 15 ڕۆژە چیمەنمان ئاو نەیاوە لەبەر خاتی دارەکان چکە سەوزایی یعنی دار و درەخت بەڕاستی بۆیە هیوادارین ئەو مامەڵێ زوو بچێتە پێشەوە و تەنکەرانەمان بۆ بگرن. مەبەستە چی ئەڵێ چیمەنەکان سەوزون لەبەردارەکان؟ چیمەنەکان ئێستا زەرد بوون لەبەرەوەی ئاوی پێویستمان نیە ناتوانین دارەکە زەڕورترە لە چیمەنەکە دارەکە زەڕورترە لە چیمەنەکە چکە سەوزایی پێوەری سەوزایی بە دار و درەخت دیارێکرێت بە چیمەن دیاری ناکرێت گوڵیش وەرزانەیە ینی لە وەرزە ئەگۆڕێ بۆیە ئێمە ڕۆژانە پێویستمان بە 200 تەنکەر ئاو هەیە بۆ ئاودانی هەموو پارک و باخچەکان. کەوتنەوەی ئاگر بە تایبەت لە نێو ئەو شوێنانی کە پوشپەڵاشێکی زۆری تێدایە هیچ زیان و کاریگەریەکی لەسەر سەوزایی و دار و درەختەکانی شارەوانی هەبووە؟ بەڵێ هەبووە لەم ڕۆژانە ئێمە دارێکی 50 ساڵەمان سوتاوە لە گەڕێکی چوارباغ بەڕاستی جێ ئەسەفە ئێمە زوو تەلەفۆنمان کرد بۆ بەڕێوەبەرایەتی دیفاع مەدەنی کە بێن ئەو دارەمان بۆ بکوژێنەوەی شەکە لە دارە جوانەکان و هەم مێژوویەکیشی هەیە بۆ گەڕەکەکە ینی ئەسەفە ئەم پوش و پەلاشە کە هەم کەم تەرخەمی هاوڵاتیانیشە کە ئەو ئاگرە ئەبێتە هۆی ئاگرکەوتنەوە بەهۆی فرێدانی جگەرەوە یاخود هات شتێکیکەوە. زۆر باشە کاگاوژین فراغی چیەکە هاوڵاتیە گیان خێرخوازێک هەڵەسێت لەسەر ئەرکی خۆی ئاوی ئەم باخچە و پارکانە ئەدێرێت ئایا ئەمە ئەرکی بەڕێوەبەرایەتەکەی ئێوە یان لایەنی دەسەڵاتدارە کە نەتوانێت ینی تۆ ئەڵەی داوامان کردووە گەیشتۆتە هەولێر و ئەم بڕیارە جێبەجێ ناکرێت ئایا دەسەڵاتدارانی پارێزگای سلێمانی ئەو توانیان نییە کە بۆ هەر پارکێک 6 تەنکەر ئاو دابین بکەن و ئاوی ئەم پارکانە بدێرن؟ بەتەشید ئێمە پێمان خۆشە هەموو کەس و لایەنێک هاوکاری بام کات ئێمە لە 2000 بەڵام لە ڕاستیە ئەرکی هیچ هاوڵاتیەک نییە ئەرکی هیچ هاوڵاتیەک نییە بەتەشید داواشمان لە کەس نەکردووە بەڵام ئێمە وەکو باخچەکان لە ساڵی ینی لە سەرەتای قەیرانەوە بەرنمەیەکماندانە وتمان ئەگەر خۆمان قوتمان بەسەرم هەموو پارک و باخچەیە نەشکێت و ناشکرێ ڕێگە بدەین و شک بێ بۆیە بەرنمەیەکماندانە بتوانین بە هاوڵاتی بوون سەوزایی بکەین واتە هەم هاوڵاتی و هەم بەڕێوەبەرایەتی باخچەکان پردێکی پەیوەندی لە نێوانیانە هەبێت. زۆر بە کورتی ئەو بڕیارەی کە دەگوترێ باخچەکان دەرێتە کۆمپانیا باخچەکان نادرێتە کۆمپانیا ئەوەی کە هەیە بلوارەکانە لەگەڵ پاشەوەی جەزرەوە سەتیەکان لەگەڵ چ پارکێکی تر وەکو ئاماژت پێ کرد؟ پارکی هەواری شارکەوە نزیکەی 1200 میلیە سەوز. چ گرنتیەک هەیە کە کۆمپانیا بە شێوەیەکی زۆر باش شارەوانی سلەیمانی سەرپەرشتی ئیشەکانیانەکە و لیژنەیەکیان بەرانی تازەتان چییە لە ئێستادا چەند ڕۆژێکە کەوتونەتە نێو وەرزی هاوینەوە کە وەرزی هەم پاراستنی سەوزاییە هەم ئاودانیان پلانی تازتان چیە بەرنامەی تازتایە لە ئێستاە هەوڵین ئەو دارانەی کە هەیە کە ئێمە وەکو باخچەکان خزمەتیەکەین وەکو خۆی بیهێڵینەوە هەم دار هەم درەخت لە وشکبوون بیان پارێزین و ئەو تەنکەرە بچووکەی کە هەمانە و عەدەدەی کە هەمانە بتوانین ڕۆژانە بەپێی پێویستی دارەکان ئەو بگوازینەوە هەتاکو ئەو مامەڵەیەمان بۆ جێبەجێکرێت لە وەزارەتەوە. زۆر زۆر سپاس بە بەڕێز هاوژین عوسمان بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی کە میوانی تەوەری بەرنامەی پەیامی ڕۆژ زۆر بەخێر بێن. بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی پەیامی ڕۆژ بە کۆتا گەیشت سپاس کە تا ئێستاش بینەرمان بوون تا سبێنێ پێتان شاد دەبینەوە بەخوای گەورە و باڵا دەستان ئەسپێرین خواتان لەگەڵ.